دیسانەوە وەختتان وەخێر یارانە کوردەوار و یارانە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ. من نازانم ئەمشەو یا ئەمڕۆ بۆ دوای هەر بەشدەبێک لە لایڤەکە دەنگەکە کزەوێت. ئومیدوارم دەنگ کز نەوێت و خراونەوێ. من گوشیەکانم گۆڕی، دوو ئەندرۆیدە هۆوەوی و سامسۆنگم پێەیە و بە سامسۆنگەکە بەشداریم کرد چون پێم وابوو بکە باشترە و ئیستە هەوەویە کەس. ئومیدوارم کە ئەم دەفعە باش بێ. کاک حامد نازانم، کاک حامد مۆبایلەکەت ئۆفۆقی دابنێ، عەمودی دابنێ بوەخشە. مۆبایلەکەت عەمودی دابنێ، ئاوا بیگرە، بە پانی و مەیگرە تا بتوانی بەشدار بی لە دیبەیتەکە. بەڵێ متاسفانە. کاک حامد مۆبایلەکەت عەمودی بگرە، بە پانی مەیگرە، چون ئیجازەت نادا بێتە ناو دیبەیتەکە. کاک پێما وەختت بخێر. وەختت بەخێر کاک حامد، بەخێر بی. مەمنون، سپاس. بالاخره موفق بوویت. ئاخری ئەیتر ئەوەنە هەوڵم دا باوەڕکە فرە زەحمەتت نازانم بۆ چ وەستێ، وەلی بەرحاڵ دەست خۆش کە تانیمان بالاخره وەسڵ بووین. بەڵێ فەرموو کاک حامد. گیان فەرموون. قوربانی تو، سپاس. وەختەوە و یارانی ڕاپەڕینی کوردەواریش بخێر. هەدەف لەوە کە من سایم کرد لە ترسەکان خۆم و باسکەم سوالێ بوو کە لەم دیبەیتە پێش هات و هەر کەسێک وا ترسی هەسوو ئەمانە بێ باسی کات لە ئەو کەسانەی مردمانی خەڵکی کوردەواری کۆرپۆریشنی سەر بە عێراق. منیش وەکو کوردێکی خەڵکی سنە و کرماشان و هەولێر و سلێمانی و باقی شوێنەکان سایم کرد لە خەرا و ترسکەلەوە وجودی هەست، ترسکالێک هەست کە لە تەواو دیبەیتەکان تا دانە بە دانە جواوی تا ئەسە و گردێتە. و منیش وەکو یارێکی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ کە دەوری یەک مانگە من بووم بە یاری ڕاپەڕین، بارکی سەرشانی خۆم زانی کە بێمە سەر ئەم دیبەیتە و لەخەرە قسەی کەم ئەگەر یاری کوردەوارم. یا دەرکەوت لەم دیبەیتە دەرکەوت کە بالاخره ئاسیبگەلێ ئاسیب شناسیە لە کریاگە کە ئێمە لە کوێنەوە ئەو ئاسیب شناسیە لە کە کریاگە دایسە خۆ جنابەت کردێتەوە باقی یاران کوردەواریش پێزانن هەرە و ترسکەلەوە ئێمە هەستمان. ئەو ترسکەلە چەست من ئەتانم ناوی بووم، وەلی بەعنی ئەوە نییە کە ترسی شخصی خۆمە ئەوان ترسەلمە بووە. ئەو ترسەلە لە مەتنە ڕاپەڕینی کوردەوارە بۆ من کەی بۆ حقیقەت و ئەیتر ترسێک نییە. و پێم وایە کەسانێ بوو یەکەم جارتێن گوێچکە ئەدەن بە دیبەیتەکان ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ. ئەم ترسانیانە بۆ تداعیەوێت ئەم ترسانە تێتە بەرچاویان چۆن لە مەتنە ڕاپەڕی تێنەگەین. و ئەویش ئەوەسە بۆ ئەوەڵجار پێشتێ مەتن ڕاپەڕی کوردەوار گەرەکیە سیستم تێک و مەکان بە، گەرەکیە دەسەڵات و سەڵتە و ئەمانە تێک و مەکان بە. ئەمە خۆی لە خۆی و ترسێک گەورە لە دڵی ئەو دەسەڵاتدارانە ئەوانە کە هانە ناو سیستمە دروست ئەکات کە یاری کوردەوار لە بین بوون. هەوڵم ترسێک کە یاری کوردەوار ئەگەر چۆن ئەژم یاری کوردەوار، یاری کوردەوار ترسنۆک نییە. کەسێک کە واقع گەرەکی بێ بە یاری کوردەوار بە دەست ترسەکە ئیتر چت بێت. ئەوەسە سوالە پێشتی ئەگەر یاری کوردەوار تێن ئەم کوژن ئەم بڕن تجاوزم پێکەن ماڵم ناڵم لە بینەوە لە برسیا ئەمرم
دوایەوە ئەمۆن پەروەندەی ترم بۆ دروستەکەن و سابقەیانە سەمانە بەناو پەروەندەی تر و مەگەر ئەگەر لە کوردستان لە کۆرپۆریشنی سەر بە ئێران بیت ژێردەستی ئێران بی لەوانەیە ئیطلاعات پەروەندەی کرد بۆ دروستکەی ئەمە ترس ئەوە ترس دوایەوە قەی ناکە کات پەیمان بەخسەکانم تاخەر کەم خەی ناکە دانە بۆ خەریکی ترسەکان ئێژی کاک حەمەد ئیجازە فەرموو من جوابەکانم داوە ئاخر ئاخرێکی جوابە دەیتەوە باش دێوە عالیە ئەگەر بتوانانی هەم جوابیش بدەیت و هەم قسەکان مەترەحکەی عالیە فەرموو وەڵە وتم پێوتم لە تەواو دبیتەکان تا گەینە جواب تەواو تەکتەک ئەماتر دایسە و ئەگەر کەسێکیش لە خەرە مەتنی کوردەواری سربەخۆی مەتنی ڕاپەڕینی کوردەواری سربەخۆی خوێندێتەوە ئیتر تەبیعەتەن ترسێکی نییە وەلی ئەژم بوو نەفەری بوو ئەوەڵ کەسێک کەواقعەکانە خەریک ئەم ترسێ لێ بوو من ئیتر ناتانم شڵاوکەوە و بەرگی کوبیدە بخۆم و ناتانم مەسەڵەن ماشینە بڕم و ئاویەر و بڕم بۆ ئەزمەر و ناتانم ئەو کارگەلەکەم یانی ئەو لەزەتە لەواکە ئێمەڕۆسی ناتان بڕم و ماساژ و ناتانم بڕم مەسەڵەن ئەو شتێ ئەم ترسگەلە تێ لەبەرەوەی گەرەکی نیە لە ژێری دەرچێت بە یاری کوردەواری سربەخۆوە لەم دیبەیتە دەرەکەوت کە لەخەرە ئێمە بە ڕاحە هەلگەین دەرکەوت کە بە ڕاحەل ڕاهکارێکین و ڕاهکاریشی ئەوەسە هیچ کەسێک ناتانێ بە یەکدا بەم دیبەیتە ببێ بە یاری کوردەواری سربەخۆ لە تەواو ترسەکانی بێتە دەرە بگێ بە حقیقەت ئەویش ئەوەسە کە هەر کامێکمان ئەو ئەرکە ها لە سەرشاتوە کردوتە لە ناو زامەکان خۆمانە و بینێ دەرە و لەخەرە ئەم پەیامە بگەینی بە تەواو ئەو کەسێ لەوە ها بە دەور و بەرمانە و لە ناو ماڵ خۆتە و دەست پێکەیت و بۆمان دەرکەوت لە کوردەواری سەر بە کۆرپۆریشنی عێراقەوە یاری شەس و ئەو یارانەیش لەخەرە ئەتوانن هەرەوا کاک ئاوات وتی و باقی ڕەفیق یارەکان وتیان ئەوەسە کە لەخەرە کەسەس لێنە ئەتوانن وردە هەر لە یەکی لە بنەماڵی خۆی و لە برای خۆی و لە ڕفێ خۆی و ئەمانە دەست پێکات و لەخەرە ئەمانە وەختی گشت ئەمانە بوون بە یاری کوردەوار و بگەین بۆ حقیقەتە لە ئەنقیاد دەربێن تەبیعەتەن ئیتر مەجبور ئەوێت ئەوانەی کە ناو سیستمان مەجبور ئەوەن یا بوون بە یاری کوردەوار یاکە ئیتر ئەو چارە نووسە ها بریان و کە جنابەت خۆت باست کردێ ئەوە ترسەکان وتم باسکەم ئەو ترسە لەسە ئەمانەسە کە کاورە مسلمانە لە خەرە جەحەنەمە ترسی لەوە هەر ئەترسی کە بیژی بەوە چۆن ئیجازە باتە خۆی کە مەسەڵەن بیژی من مسلمانی یانی ئەو ڕێگەی لێ بەسیان وەلی ئەگەر من بێم کاک پەیمان 1400 ساعتە کردیە ئەوە دوای 4 ساڵە من تەماشام کرد من یەک مانگە بوو مەسە یاری کوردەوار 4000 فالە ورتس وەزیفەی ئێمەس کە ئێمە بلەخەرە ئەمە پەرە پێبین بۆ شتت ماوردێش ئەیتە جنابەت ئەتایی قسەکەی دوو کاک حەمەد من پێم وابوو جنابەت ترسەکان هەڵەبژێریت و من جوابیان ئەدەمەوە بزانە کاک حەمەد هەدەفە ئەم تریبوونەی ئەمڕۆ و ئەم تریبوونە ئازادە ئەمە بوو یارانە کوردەوار لە کوردەوارە داگیرکراو لەلایەن کۆرپۆریشنە عێراقیە ئانووسی مەمنون کە محاولە ئەکەن دروست ناوەکە بێژن دروست عەجەلە مەکەن قسە بکەن داستان زندگیە ئێمە داستانە دوور و درێژێکە لەسەر کووبە سیستەماتیک ڕەوایەتە ئێمە و چیرۆکە ئێمە چیرۆکێکی درێژە کۆتایی مەکەنەوە کورتی مەکەنەوە ئەو عەجەلە قسە مەکەن لەسەر زامەکانتان و عەجەلە قسە مەکەن کەواتە وەختێژی کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە جوولەکەی عێراقی و حکوومەتە جوولەکەی حەلیم تۆ ئێشە ئینسانەکان بێری ڕوبەڕووی ترسەکانیان بکەیتەوە وەکو چی کاکە حامد وەکو ڕوبەڕووبوونەوەی ترسەکانێک کە لە ڕۆمانە 1984 جۆرج ئۆڤێڵە دەسەڵات لە ئۆتاق سەویەکە خەڵکی ئەوردە ناوی بزانە من پێم خۆش بوو بێنە سەر و باسە ترسەکانیان بکەن کاک سەرکەوت سەوادی بە قەشەنگی بەحسی کرد کە دەسەڵات لە ئینسانە گەمژە ئەکوژێ بەڵام لە ئینسانە ئاگاه ئەترسێ چون ئینسانە ئاگاه بنیادی هەڵئەتەکێنێت مهمی ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ئەمەسە کە ڕاپەڕین مەتنە ئینقلابیە تۆ وەختی ناو ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆتێری یعنی مەتنە کوردیەتت ها بەدەسۆ وەختی تۆ ئێژی من ڕاپەڕینیم یعنی پڕی لە جەهانە کوردی و لە دەروونە ئەم جەهانە کوردی و هاتکیتە دەرەوە بەحسەکەی من ئەوە بوو من ئاوێنەیە بگرمە بەرامبەر یەکتری لە یەکتری تێبگەین
ئەو یارە سەرزەمینە کە ئێژێ من ئەترسم ماشینەکەم ئەوە نانەکەم ئەوە گیانم ئەکەوێتە خەتەر ئەم کوژن دەسەڵات و وەهمە تەسویرێکەوا لە زەهنتوە ئێمە خۆمان بەرهەمهێنەرەوەی دەسەڵاتین ئێمە خۆمان هێزە پۆلیس و کۆنتڕۆڵ و سەرکوبین ئێمە بە سکوتمان لە بەرامبەر ئیعدامەکانە ئەوەی کە شاملو و پێیان ئێژێ تەماشاییان نە تەماشاچیان یعنی خۆتان تەماشاین کاتێک نە تەماشای ئەمە ئیعدام بە سکوتمان لە بەرامبەر ئیعدامەکان و حەقدانە بە حاکمیت وتمان حاکمیت کێس حاکمیت دانە بەدانەی ئێمە بووین کە تەماشای ئەو ئیعدامانە ئەکرد تەوەجۆ ئەەکەی ئەو سکوتە بوو کە ئێمە فکرەکەین دەوڵەت وا لەکوێ و چێهرەی نیە و پەلامارە کێ بدەین و دەسەبێ دەسەڵاتمان و دەوڵەت بردگێسی ئەوەی اتفاقێکە لەم سەرزەمینەکەوێ ئەمەسە ئێمە دەسەڵاتمان لێت زیادە هەرکام لە ئێوە حاکمن هەرکام لە ئێوە ئینسانە سەروەرن و حەقیان نەبوو ئەم دەسەڵاتە لە تۆ بسێنن هەرچیشتە لە تۆ بسێنن کە لوقمەنانی فڕەبانە بەردەسن کە نایشی دەر ئەویشە نادەن تا تۆ بە ڕەزاڵەتە مطلق بگەین هەدەفە ئێمە لەم تریبونە ئازادە ئەوە بوو خەڵکە ئێمە بێت قسە بکە و لە ترسەکانی بدوێت حیجیراتێکی نییە ئێمە پڕووگین لە ترس لە هەرچی شتە بۆمان ترسیان دروست کردگە مەکە و مێژە و مەکەەوە شوێنە کڵاو و بابردگا و ئەمە فکرەکەین حەکیمانە زەم قسانەیەکەین مشتێ توڕەهاتە مشتێ توڕەهاتە کە باعث بووگە ئەم فەسادە بمان خوات بابێن ئەوانەی کە فکر ئەکەن واسە قسە بکەن ئەوە کاک سەرکەوت سەوادی قسەی کرد ئەوە کاک هیوا ئەحمەد قسەی کرد ئەوە کاک کامران حەمەنووری گوێ کە ئیعلامی کرد کە ئینسانە ڕاپەڕیویە تا ئاخر هەناسە ڕاپەڕیوی ئەمینێتەوە ئەوە جەنابەت هاتی بابێن تەسویرە یارە ئینقلابی و ئینسانە حەقیقیە کوردی زیاد بکە لەم سەرزەمینە تا خەڵکەکە بفەهمێ تاکو تەنیان نییە حاکمیت ناتوانێ بیگرێ بیواد نابودی کات نابودی ئەەکەی دەست بۆ ژن و مناڵمان بووە دەست بۆ ژن و مناڵیەوەی دەست بۆ گیانمان بووە دەست بۆ گیانیەوەی دەست بۆ کەرامەتمان بوات وجود ناداشتەی نابود ئەەکەین ئەو ئێشە تەسویرێ لە خۆی ئێرا بدات موجه بێ بۆ حکوومەتکردن ناتوانێت دەمامەکە لابدات ئێمە کارێکەکەین کە ئەو دەمامەکەکە لابا با ئەو دەبابەکان و تانکەکانی و بێتە ناوە خیابانەکانی سنە و کرماشان شار مەیدانە شەڕە منە تانک کاربوردی نییە وەختی هەر تاکێکی ئەم سەرزەمین لە ناو ئەمەت نابوو شەڕکەر 100 نەفەر و ملیۆنی نەفەر تەدارکات و لۆجستیکی پێدات با بێتە مەیدان و بەحسە ئێمە ئەمەسە ئێمە لە ماتریکسا ئەژین لە غەیبخانەی سڕا ئەژین ئەمە دنیای وەهمە دنیای خیاڵ حاکمیەتە کە بەسەر ئێمەدانیا بەسە ئێمە ئەمەسە بۆیە من وتم جنابە بەشداری بکەی کەسانێک بێن ترسەکان خۆیان بێژن بەم دلیلە قسە ناکەین بزانە ئەم خەڵکە ئێژێ ئالتەرناتیڤ بکوە ئالتەرناتیڤ مەوجودە مەتنە جەهانە کوردی مەوجودە ئیستە سەریاران پەیدا ئەون سەرسواران پەیدا ئەون ولا گراکە کۆ ئەوە فەرامین سادرەکەن فەرامینە خەڵکە بۆ خۆیان دەستوراتە حرەکەتە خۆیان دەئەڕێن دقیقاً منیش هەدەفەکەم لە واقع هەدەفەکەم کاک پێما هەرەوە بوو لەخەرە بگەین بۆم نەتیجە کە ئەم فەرامینە لەخەرە بگەی بە باقی تاکەکانی تری کورد و وەختی گەی بە ینی هەر تاکی کورد لەخەرە زانی بەم حقیقەتی خۆی ئیتر ئەو وەختەی تر ئێمە قودرەتمانست دەسەڵاتمانست و کەس لە کەس هیچ لە هیچ لە شتێک ناترسی ژنمان بناڵمان ئیتر ئەوە قودرەتمانست ینی تەنها ڕێگەی کە ئەمێنێتەوە و ئەوانەی کە سڵتاکەن بەسەر من بۆخش من ئابوو شێوە قساکەم من هەرەو نازانم ئەدەبیات من هەر ئەوەسە ئیتر ئەوان تەسلیمێ ماون یعنی لە واقع مەتن ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ بۆخش من ئەو ئانێشە چکێ بەتونی قسەم کرد من ئەوە بجارە لە زندگیمە ئاواتیم جورئەتم دا بخۆم بۆ لەخەرە لە لایڤێکی ئاوا بوو نزیک 50-60 نەفەر قساکەم ئەوە لەبەر ئەوە بوو تونتر قسەم بەکرد کە شتەکانیش لە بیرمەوە نەچێت بە لێرە ئشارە بەوەکەم من بە ئەرکی شان خۆم ئەزانم باش ئەزانم تەوا ئەو دیبێتە لە واکەکانی دایسی گوێچکەم داگە دایسە ژنەفتەم و دیمە منیشی لە ناو زامەکان خۆم هاوردە دەرە و ئەو جرئەتمەدا بە خۆم پابنمەبان لەخەر ئەو ترسە واکەکانی کاک ئاواتی لە چەمچەماڵەو هات ئەویش پێم وایە وەک من ئاوا
چ ناترسێ کەس لە هیچ ناترسێ من لە هیچ ناترسم بیتە ترسێکم بوو نەما ئەگەر ترسێکم بوو وێران و تۆ منەت ڕەماند و دوارە کردم تۆ مردم ئەوە فوقالعادە مهمە ئیتر من ترسێکم نییە گەورەترین شتێکە واقعەکانی من لەم دیبەیتە بە منت داگە و یا لە خەرە ڕاپەڕینی کوردواری سەربەخۆ بە من دایە ئەوەسە من ئەقتدارم هەست ئایسە من ئینسانێکم کە لە خەرە چۆن بیژم ئەو کلمە جوانە پێیاکەم کە ئیتر هینم نییە ترسم نییە شجاعم وساخم حازنی بە هەر شتێک کۆڵ بم ئەوە تەنها گەورەترین شتە دایسە بە من دریاوازانم ئەبێ هەر تاکە کوردێک لە خەرە بەم دەرەجە بگەیت وەختی بەم دەرەجە ئێمە قودرەتمانەست توانمانەست ئیتر بە قەوڵەکەی جنابەت تۆپ و تان و ئەمانە حمڵەمان پێ ناکە ناتان لە بێمان بوون بۆخشە من قسەکان جنابەت تکرارەکەم و تەواو ئەمانەیە کارێکی خاصەکە تەسویرە ئینقلابی ئەوەسە مردم تۆی مردم ئەو ئینسانە بە ئێرادە سەوادە سەڵاتە خۆی گەرەکەەوە خۆی بە سەروەر ئەزانی مردم کزۆڵێکی بۆگەنی بێسەوادی بێ ئێرادەی خاڵی خەفیفی پەست نییە بزانمە لە دیبەیتەکان ماوتم مارکس هاتوتی تەبقەیەکی جدید دروست بووگە بەناو پرۆلەتاریا با بچین پرۆلەتسازی بکەین ئەمانە ئەتوانن بە شەریەت نجات بدەن تۆ بە درازناوی تاریخ ئینسان ڕەهای کوردی بووژی وەلێ تۆیان منحرف کرد تۆ دوا نەکەوتی تۆ بەرەو انحراف چووی تۆ دوا هیچی تیانۆ تۆ لە مەقام ئینسانی خۆتا لە ئەکتە ئینسانی خۆتا بووی ئمڕۆ ئێمە یاران ئەم سەرزەمینە یارانە کوردەوارە ئەم سەرزەمینە کوردیە خەریکین تاک بە تاکم مردمێکە نووسگن هەڵی ئەسێنینەوە هاوسێکەمان کنارە دەستمان خەریکین ئەم تەسویرە تەکسیر ئەەکەین تەکسیری ئەەکەین تا لە دڵ ئەم تەسویرە هێزە کوردی ئێمە تێتە دەرەوە تەوەجۆ ئەفەرمووی ئەمەی کە تۆ ئەدەی لە بوتەکان ئەیشکێنی و پەردەکە لا ئەدەی و ئێژی منیش هەم و منیش ئینسانە حەقیقی بوو کە کوردی ڕاپەڕی بیم تا سەر ئێسقان تۆ یارمەتی ئەدەی بە براکەت بە ڕفێقەکەت بە دۆستەکەت بە هاوشاریەکەت بە ئینسانێکی تری کوردی ئەم تەسویرە لابدات تۆ ئەوێنی ئەم تەسویرە تەکسیر ئەوێتەوە تۆ ئەوێنی فرە کەسێ وا لە ناوی خەوف و ڕجا من بە سەدان کەس بۆم ئەنووسێ کاک پەیمان تۆ قسەی دەروونە من ئەەکەی بە سەدان کەس بۆم ئەنووسێ کاک پەیمان حەزی پێەکەم و حەزی پێ ناکەم و ئەترسم و چی بکەم و ناتوانم تۆ ئێشێ ئەم شەهامەتە بگەڕێن تۆ بۆ ئینسانە و ئینسانە بابەتە ئینسانیەتە خۆی بە قودرەت و بوێسێ جامردم گەرەکە بێتە ئەم مەیدان و ئێمە قەرار نییە بمرین ئێمە قەرارە هەرکە ئەنگوسمان بۆ درێژکە ئەنگوسکەینە چاوی خۆی من ناتکن بەها ئەدەین بەهاکەی مردبوونە تەجروبەی ئازادی تەجروبەی تاڵ ڕەنجە و ئێمە بەم ڕەنجە ئەرێمان وت کە کوردی بوون یعنی ئەرێوتن بە ڕەنجەکان بەڵێ کاکان دقیقاً کاک پەیمانگیان ئەوەکی لە تەو بەرعکس کاک حەسەن کەوتی ئینسان هەرتێنەی دنیاوە دانا و منیش خۆشم لەو عبارەتەدا حەز ناکەم بەڕاستی بۆ تێ دروستکەین وەلی من بەو عەقیدەمە کە تۆ پەیغەمبەرێکی کوردەواری یعنی عەقیدەم هەست ئەگەر لەخەرە نازانم ناوێتتر بەغێر ئەس پەیغەمبەر قەرارێ بدۆزینە و من ناتانم امیدوارم کەسێک ترەوە دانای دانایان یا ناوێکی ترکە شایانیەوە بێ بۆ چه دایسە لە توول تاریخا چەند ملیاردها و ملیۆنها نەفەر هاتین و چوون بۆ چه کەسی تر وەک پێیانەوە بۆ چه ئیمڕۆ پیا بۆ منێکە خۆم 40 ساڵ احساس دەکەم کە ژیانم نەکردێ وەختی ئەگەڕمەوە شەو تا بەیانی سەعات هەفتی بەیانی من خەوەر و هیچ وەخت دایسە وا پێش نهاتێ چاو بن و پل بوون و بان پلکە و بێم بگەڕمەوە خۆم چی پێژنە خۆم شخم بم بەسڵاح خۆم بکیڵم دوارە تاکۆم پێیاکەم بێم ئەو بتێلەوەکەکانە دروستیان کردێ بۆمان بوتەکان من کیە خانەندەکانمانە ناسر ڕەزازیە حەسەن زیرەکە نازانم مزگەوتە پێغەمبەرەکانە ئەمانەسە ئەوەسە سیستم نازانم هەواپەزای ئەمریکاس و قدرەتەکان ئەوانەسە ئەم بتێلەشی وەک ئیبراهیم بێلی بیشکنی بێڕمنی خاص کە تا لەسەر و دوارە دروستەوە بێتەوە یانێ من دەست خۆش قەشنگ بەوانە دانە بەدانێمانە بیرم کردێ سەو گەرەکم و ڕۆژێک هەروە بەدەنگ ئەمانە زە بکەم بینێرم بۆت لێرا دەرفەتی بوو کە بەشی بچک لەمانەی بیژم بوت کە هەروەمانەنەوەی کورد لێکم بیژممانە نەوی بەڕاستی دەمەتگەرم بەڕاستی من لەژنەکەم و دەستم پێ کردێت تەواو ژیان مایشتە بووە سەوە دانیشم یانە نییە ناتان بوشتێتر قسەکەم یعنی فیلمێکە وێنم تەسویرێکە وێنم مەخبارێکە وێنم یعنی یەکسەر
وا تێکەڵ بووم ئەسە ناتان جۆرێتر فکرەوەکەم و یانی ئەمە ئەسەڵ منە هیچێکم بۆ مەترح نییە نە بەڕاستی پوڵم مەترح ئەگەر سۆزی ئیسە من هامە وڵات سوێدە ژیانەکەم پوڵە و بیمە بێکاریشمە لێ بسێنن ئەسە ترسم لەوە نییە ئیتر ترسێکم لەوە نییە مناڵەکەم گەرەک نییە بێتە دوکتەر گەرەکم نییە مناڵەکەم بێت بڕێت بێتە متەخەسس نازانم بێتە مهندس و ئەمانە گەرەکمە دەرسێکی پێ بم گەرەکمە ئەم ڕێگە و لەم ڕێگە و دەرسێکی بێتم پیاوێت نەترسێ شجاعێت گوستاخێت تەوانا بێت بە هیچ شتێک کۆڵ نات و بازم مانونەیە یەکەم دوارم هەر بەردەوامی متوێنەوە کاکە پەیمان ئەگەر تۆیش نەمێنی ئێمە ڕێگەکەت داماین هەر ئابم زوانە سادەی خۆمانە و بالی خۆتان تەکسیرەوەکەن و کاکە جان ئینسانە حەقیقیە کوردی وەکو ئێوە ئیشێ بدوێن تماشاکە من وەمە هەوێنێکمدا لە ئێوە کە ئێوە بکەونە کار بە زوانە شیرینەکەی خۆتان بە نگاهە قشەنگەکەی خۆتان بە مەچەکە مردانی خۆتان بێنە مەیدان و لە قوپۆپی پێ بدەن تەوەجۆەکەی من هەوێنەکەی بوو و ئەو دەستپێکە بوو و ئێمە گشتمان بەیەک و بەرەو ئەو مەسیرە ئەڕۆین گشتمان لە توورە ئەم ڕێگا گەورەتر و مەزنتر و ژیرتر و کورتتر و داناتر ئەوین بەیەک و ئەڕۆین مردمە ئێمە و یاران ئەم سەرزەمینە ناوێ کۆی لە بمێنێنەوە ناوێ بێعەقڵ بمێنێنەوە ناوێ بترسن ناوێ مەحاسرە بکرێن لە ناوە ترسەکانیانە و ئەحمەق بکرێن لە ناوە پاوانەی دەسەڵاتێک کە گەرەکێسی لەمانە مەڕۆماڵات دروستکە کاک حەمد مەمنون با من چەند یاریکی تریش بگرم قبول کرد و مەمنون کاک بێزاد پاشایی شاخوان غەفور کاک کوردیەت کاک کوردەوار ماڵمە من نازانم ئەولەبیەت بەم بەکێ کاک بێزاد پاشایی ئەولەبیەتی هەست کاک نەوزادە خانەقەینین لطفەن چشت بکە ئەدە کامەرا ڕایمە کل بکە کاک بێزادە پاشایی فەرمونون ئێوە بەشدار بن من بە تەرتیب و یارانە تریژەهێنن کاک بێزادە پاشایی نەیتوانی کاک کوردەوار ماڵمە ئەویش نەیتوانی عەجەب یارانە کوردەوار ئەوەتان گەرەکی بەشداری بکا لەم دیبەیتانە مۆبایلەکەی کاک نەوزاد هەر جووری تری قسە بکە و هەر زوانی کردو تری قسە قوربانت من مەخصوص ئەی فەیسبووکە راتکردمەوە قەبلەوە فەیسبووکەکەی ترم تێکەڵە بانە چۆیەکەمی بەرزتر قسە گوش و خۆم نەنەقەی مۆبایلەکە بەڵێ ئەمدەنەوە بانە ئەی فەیسبووکە تەماسکردم و پیدانە و تواستم منزورمە بووە زوانە کارهۆڕی شیرین خۆمان قسە بکەیم ئامانجە سەرەکیم ئەیسا مەسەلەی باسەوە کریا ترس واقعان بیشم کە تاکە کورد ئەوەی خۆی وەخۆی بیشت کورد ترس لە ئیجادی بوو لە وجود یا بوو باەز دووبارە وە خۆی یا بچووگە و خەلەلی دیری لە کوردایەتی خۆی لە کوردبووینە خۆی کە ترس لە وجوددا بوو یعنی تو کاڵۆ بوودە لە کوردی ئەیە ئەوەڵین چشتا دووەمین سەبارەت وە مەسەلەی ئەو لایڤک قبلان کردی دەوەی دیمە کە کابرای حەیرانی وتیای باسم معاناتە خۆی کرد جالەیلا باس ئەوە بکەین کە ئیمە کوردی من و کوشێم و بانە خاتر کوردایەتی خۆمان کوشێم مەسەلە ئیرادەگەمان توان بکوشن ئیرادەی تاکە کورد لە هەر جوێنێگە دنیا بوو جەنابەت لە بەریتانیا من لە فەرەنسا کەسی تر کشوەری تر پاش و بڵاومان کردنەسە و توان ئەی ئیرادەی دەستە جەمعیە کەمەوە بکەن جا ئیرادە ئەگەر زەیفە بوو دوو لە ڕووی قەدردان کەمتیارێکیش وە پێ وێرێ جو شیر شوێ مەسەلەی خۆمانش شیر وەختی پیر بوو بوو دە قەشمەر دەم سەگەی جا کورد وەختی بی ئیرادە بوو بوو دە قەشمەر دەم سەگەی جا ئیمە
ئێمە دقیقەن منزورم لە قسەکردنم ئێستا معرفی کورد بکەین جەنابەدان جوان تاریفیکردن ئێمە با نەچی منوەبانە هیچ کتاوی با نەچی مۆبانە ئەی وت فڵان وت ئەوە وت وەبانە مەغز خودە ئەی سەردەمە سەدەی 21 و سەردەمە کۆرۆنای معمولیە کە دروستی کردنە با خۆمان بچیم سێرجی بکەین وەبانە ئاسەوارەکان خۆمان یان تەواو ئاسەوارەکان حضورت بیلمە مەسیرەکە کۆ بکەمەوە زای هەست ئەڵان ئێمە وەختە فرەی کوشتیمە با مەسەلە خەسەن بەحسەکانێ یە بەحسە ترەکەی من کە جەناب بای نەزەراتت دووشی سەرکە کاکە قسەکە با من بیکەمەوە ئەبات قسەکە راپەڕینە کوردەوارە سەربەخۆ کە مەتنە کوردایەتی و کوردیەتی دانیاگە داوای کرد سەرسواران و سەریاران لە کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆریشنە جوولەکەی عێراقی ئبراز و وجود بکەن ئیدەی هاتن وتیان کاک پەیمان ئێمە پڕین لە ترس دەستمان بۆ ئەوەن سەرکوبمانەکەن ئەمان کوتن من ئەم دیبەیتمە دانیا کەسانێک بێن بێژن ئەو ترسانە چێشەکریە من جواوە ئەو ترسانە بدەم کاک نەوزاد ئەلا متوام چە بکەم متوام جەنابەت ئی زەحمەتە بکیشیت بەحسە ئیمە ئەلانی ئەسە سەرسواران و سەریاران ئەڕای ڕاپەڕینە هەمیشەگیە ئی سەرزەمینە ئاخرین شۆڕشە بایستی ئومەتە کوردی و مردم کوردەوار ئامادە بکەن تا یارەی لە کوردەوار بتوێنن ئی قیامە بکەن ئیمە هایمە دەورانە تفاقا دریم خۆمان تفاق خەیمن تەوەجۆکەین اوكي بحثەکەی ئیمە یەسە کاک نەوزاد وەگەرنە ئیمە ئەگەر بەحسە ترک بکردیایم چیمە ناو بەحسە ترک الان هاي مەسەر یەکە بالأخرە حاکمیت یەک تەسویری و ترس خستیاسە ناو دڵی مردمە ئیمە ئەلانە ئیمە توای من تەسویرە ئینقلابی ڕاپەڕیوی بخەیمە دەیشتەوە ها مەسەن کاکدانا هەڵەبجەی هاتووەتمە ڕاپەڕینیم کاکامران حەمەنووری هاتووەتمە گشتمان ئینقلابی و ڕاپەڕیوین و تا خستنە ئی دەسەڵاتە هەیمە اوكي الان منزور دوباره کوتاه قسەکانت بە کەتا بتوێنم کەسەی لە ترەکیش بگرم قسەکانمەوەسا باید ئیمە بچینەوەرا ئەوڵێتش چیکە واقعەن گوشمەن گشتمان و بن و ڕەگ و ڕەچەڵەکە و بچینە باو باپیرانمانە و کار لە بانمان کریاس و جەنابدان دەغێرە لە لایڤەکانە قەبلیدان معرفی کردن کە لە ژیرە چ فشارێکی بە دەوڵەتانە گەورە جوولە کەس و ئەریتانیاس و هەندە و ناوە عەقلیەتی جیاجیا ئیمە خەسیایمنە ئەی خەسانە چین توان خۆت ئازاد بکەی ئەوەڵ تشگەرەکە کورد وەختی کوردایەتی خۆی ترسی نەوی توانست ئیرادەکەی دروست بکەدە و تازە و لەدایک بوودە و ئەوەڵ تش چین باتڵ بوو گەرەکە بزانیت و وەچە خەسیایدا ئەی خەسانە باعث بچی دەبانە ڕێگ و ڕەچەڵەکن میژوو خۆت من ئەرا چ توام تەمدیر وەپیدیان مازیرەت خوازم وەخت بەرادرانیش بووم تەسویر سینەمایی فرێم و فرێم ئەرانان باسی کەم منزور چونمە ئەلان باید کاک سەرکەند بگرم کاغەفور بگرم کوتا عەزیزم خۆ کوتاگەی بچوو لە ناو سۆمەریەکان تویشنە پێ هێلانەی کاکە نەوزاد گەڵگامش دێرن مەرحەمەی گەڵگامش داستانە گەڵگامش ئەیە ئەرا حیاتە هەتاهەتاییە ئەیە کەڵگامیش عەرەویش تا ئیسە ئیشت سۆمەریەکان هین ئیمەس و ئەیەسە خۆی ئەسڵ ڕێگ ڕەچەڵەکەی خۆم کوردەواریە کەڵگامیش ئەرا لە بین خۆمانشن کەلای معنا دیری باعث ئیمە بچیم لەناو ئەسڵ خۆمان بینە ئیمە مەریزیم نەخۆشیم باعث ئەی نەخۆشی و مەریزیە لەدەی خۆمان قورتار بکەین ئەنجا بوونت بود ئیسرار بکەی ترس لە وجودا باعث نەو کاکە نەوزاد ڕاست فەرمووی تماشا بکە دەسە خۆش بود ئیمە هام نەزەری من خۆ یا بوودە بەحسە دوگە لە موافق بیرمە مخالفی بارم کە ئەو قسەی نەبکەی ئۆکەی ئەگەر ئەجازە بێ ئیمە مفەسەڵ بعدەن وەگەر یەکتری زەمەت کیشە یا مخالفی دیرم وەلجەنابدانە ناڕەحەت نەو ئەگە ئەستجابە کەمە و زەیفە چون مردم نەخۆشە نەخۆشی ڕەوانی دیرە خەسیاگە ئەی خەسانە خۆت معرفی کردی زانی باعث سەبر و تەحمل بیاشتین ئیرادە زیاتر بیاشتین ئەی ڕاپەڕینە کوردەواری حەقیقەتی سروشتێکە دروست بوو یە زەمەنی توای زەمەنەکەی فرەکەمە فرە دوور نییە ئیدامە بێوە ساڵی تریش بکیشی 2 ساڵش بکیشی هەر بوو ئەو ڕوو نەسوونە دووسو ئەجا من ئومیدوارم من
خەڵکە باشوورم ڕفت و هات چوو دیرم چم عێراق کوردستان و سوبان خاک کوردستان کەس تەمامە جیهان و خاکە خۆم زانم چوو خۆم ئەسڵم ئەیا چون ئەوان هاتنە حەق و حقوق من خواردنە لێ فەرەنسا دانیشتما هاتنە لە لەبانە فەرهەنگە من دەوڵەتی دروستکردنە لە فەرهەنگە من بن بە هوشبانە و فکر بکەنە و خۆدان دابشنەوە خود دروست بکە لە خود ئایی خود زانی چه دروستکەی چه ئێرادەی دەست خۆش قوربان شاخەوان غەفوور کاک شاخەوان کاک سەرکەندوای کاک شاخەوان جناب وەرەگرن کاک شاخەوان وەختت بەخێر ئەم کاتە باش کاک پەیمان ئێمە سەرچاوە تازە بە جەناب ئاشنا بووین و بە هیچ شێوەیە ناسنامەی جەناب نازانین و چەند برادەرێک لە کۆمنتێک لێم لێکەن کە من دوومە بە فارسی قسەکەن ئینقلابەکەن من ئینقلاب لە بۆچی تێبگەم خەڵکێک گەست تێ نەگات لە وەناڵی شۆڕش وام شۆڕشە چه ئامانجەکانی نازن ناسنامەی جەناب نازانین مەسەلەن تۆ هجوومەکەیتە سەر هەموو بیرمەندەکانی غەرب و شەرق و هەموو بیرمەندەکان ڕەفزەکەیتەوە بۆ ناسنامەی خۆت نازانین پێگەت شاخەوان ببەخشە هەر لەگرا بیگرە ناسنامەی من کەلامم من کە هجوومەکە مەسەریان بە ئستدلال هجوومەکە مەسەریان جنابت بە ئستدلال باطڵم کردەوە مهم نییە من کێم کوڕ کێم لەکوێ هاتم مطمئنن خەڵکە ئەم سەرزەمینە تەوەجۆکەی بەس من دەگرات تەکە دەقا کارم هەست و تەمامە کارە علمیش ئەمەستا غەیبەتکردنە تۆ لە علما غەیبەت ئەکەیت ئێژی ئەفلاتون وای وت بەڵام من وا ئێژم ئەفلاتون غەڵەتی کرد هەگەل وای وت هەگەل وای وت غەڵەتی کرد من وای ئەمە پێژن ئیجتیهادکردن لە علومە باشە من ئەوەمە کەلامیشم مشخصە تۆجو ئەفەرمی هەر کەسێک گەرەکی نەغدی بکاتۆ بابێت نەغدی بکاتۆ من نەزەریەیەکم وابێ جەهانێکیشم لە جەهانە کورد کرد فەرموو کاک ڕاست دەکەی من لەگەڵ قسەکەی جەنابتان جەریئانە هاتووی قسەکەی زۆر بیوێرانە قسەکەی من هیچ لەسەر لەفزەکە ئەوە ڕەخنێکی بچووک بوو هەم بوو لەسەر کەلیماتەکان بەکارهێنی دووهەم من نازانم یعنی ناسنامەی تۆ کە مەسەلەن ئیفلاتون وایوت ئەرەستو وایوت ئەی بەڕێزت لەکوێوە ئەم قسانی خۆتت هێناوە لە منت وەرگرتووە لە سەرکردەیەکت وەرگرتووە لە کەسێکی کەت وەرگرتووە نووسینی خۆت چییە ینی من ئەمەیە پێناسەی جەنابت بزانم کە دوو کتێبت هەبێ بیخوێنمەوە کە من بتوە نقطەی ئینقلاب شۆڕش لەکوێوە دەست پێەکەی نقطەکە لەکوێ کۆمان ئەکاتەوە ڕاستە لەسەر کەلیمەیەک لەسەر وشەیەک لەسەر داڕشتنێک ئێمە کۆبینەوە لەسەر ئەم قسانەی جەناب و قسەکانت حەقن ڕاستن بەڵام کێشەکە لێرایە ناسنامەی تۆ مەبەستم ناسنامەی تۆ خەڵکی کوێت و کوڕیکەی نییە مەبەستم ناسنامەی جەنابتە من کتێبێکتم نەخوێندوێتەوە من خوێنەرێکم ڕاستە فەرمی کاک شاخەوان کتێبم نەنووساوە وە کتێبیش نەخوێندم دلیلی هەست تماشا کاک شاخەوان من ئینترنێتی کوردیم لە ئەو کردو لە زەمینێکدا بە منیان وت ئەمە وەزعیەتە توی قوم دواتە لەساو قوم و کەس و کارە پێشمەرگە بووی تو چوار بەشوو منش کەوتمە ناو ڕاستان کۆتا کۆتا ئەوەی من ئەیکرد تەلاشە بۆ ڕزگار بوو تەلاشە بۆ خۆ بزانە من لە دیبەیتەکەی هەر لەم دیبەیتە ئاماژەم بە نوکتەیەک بە باوەڕ من هاو چرخبوون یعنی تاریکیەکانە چرخوەدی ئەم سەردەمەدین تاریکەکانی ڕووناکیەکانی تەفەکر ئەندێشە بیرکردنەوە لە نائومیدی من نائومید بووم لە بە شوێنگەڕانە خۆمە من هیچ ڕەچەڵەتێکم لە خۆم نەبوو من هیچ شتێکم لە خۆم نەبووە ئەوەی گزارش بوو لە خۆم دوو بە سەخافەت بوو بچووکی بوو پێزەوەنی بوو من قبوڵم کرد دواکەوتک نەمزانی لە چی لە ماشینە بخار لە ئەستیم ئینجین من لە چی دواکەوتدە تەوەجۆکەی حوزەیە تەمەدود حوزەیە ژیانە ئیجتیماعی ئینسانە من زانیم پێشکەوتن مۆبایل نییە پێشکەوتن ئەو ژنەسەوە ئەزانێت چ خۆراکی بە مناڵەکەی بدات مناڵەکەی سکینەیەتە پێشکەوتن ئەوەسەوە توانی فەرهەنگە تعامڵاتە ئیجتیماعی دروست کردنەکان زاد
وسیستمێکی ئەربابی دروست دەکا بەسەر مردم و عیدەیەک بخۆن عیدەیە بوون و کۆیلا من خیلی وەخت بوو تووری کێشا تا بەمانە پێم بن منش لە ناو دقەکانە ئەمانەی کە جەنابەت ئێژی سەرگەردان بوو چون ئەمانە تعریفەکە من ئیستا گەرەکمە دنیای غەرب بەحسکەم خۆ ناتوانم بێژم فاسۆنیاس من ئێشی بێم بێژم ئەم سیستەمە ئەنگلە ساکسۆنیە لیبرالیزمە لەسەر ئەساس و کۆڵەکەی تەفەکرە ئاغای تۆماس هابز و بعد ئاغای لاکدان دنیاکە پس ئارگومنتەکەی اجازه فرمو کاک اجازه فرمو من ئارگومنتە ئاغای لاک تێرم ئێژم ئارگومنتە لاک خروجیەکەی بووگە بە ئەم جەهانە ئەمڕۆژە کە نظامە سەرمایەداری نەئۆلیبرالیە بەم دلیلە ئەمە گشتی انحرافە گشتی دروست و لە تئۆریزەکردنە مەفهومە ئازادی ئەمانە دەقەڵباز و قڵاوبەر لەوەجۆکەی من ئیدەی خۆمم لەکوێ هاوردۆ لە تەفەکر لە زامەکانە خۆمەوە لەوەی کە لێ هاتکمە دەرەوە لە کۆن ئۆلگووەکانت دەروونمەوە لەوە هاورد کاک پەیمان تەسەور ناکەی ئەم قسانە تۆ ئەیکەی پێشتر بیربەندێک لە کتێبەکانی خۆیان باسی کردوێ لەسەر ترس لەسەر بۆچوون لەسەر ڕای ئازاد لەسەر هەموو شتێ ینی تەبیعەتەن ئیجازە فەرموو کاک شاخەوان ئیجازە فەرموو با منش قسەکانم تەواوکەم ینی من تەنها ئیجازە فەرموو ئیجازە فەرموو تۆ تیکەچی من جواوت بامەوە من ادعام نەکردگە ئەمەی من تێری نییە دەرەوە فقط هەنە منە یەک ادعا لەگرا مەوجودە ڕەوایەتە کوردی من ساختم منیش مهم نییە ئێمە ساختمان ڕەوایەت کوردی تابەر لە ئێمە مەوجود نەبوو هەبوو بێزەحمەت بیری ئەمەی کە من دەرمەورد ترسەکان چۆن قسەکەم بەڵێ کاکە گیان هەموو کەسێ لەم دنیا هەموو قسەیەکەکە ئەمەی کە تۆ کۆنکرێت بتوانی ئەم هەدەفە بۆی تۆ بزانە جناب بتوانی کتێبی سنتێزۆ بخوێنی تۆ هۆنەرە شەڕ یە مشت فۆرمۆلی داگەوەتەوە ئادێ عەمەلی کە بزانە بتوانی عەمەلیکەی منزورەکە ئەمەسە تماشاکە هەر هیچ قسەی لەژێرە ئەم جەهانە تازە هیچی تازە نییە فرەیەک لەم کولتورە قەرب و کەڵە بدیلەکانە چیرۆک و میتۆسە مردمیان سیکە پێچەوانەیان کردە زۆر تەوەجوە فەرموویت ئاخر بن قسەکانی تۆم بەلاوە زۆر معقولە زۆر باشە من پێشت کەوتم زۆر قسەکانە تەواون بەڵام کێشەکەت لەوایە کە تۆ سەرکردە ڕەفزەکەیتەوە کە تۆ بیربەن ڕەفزەکەیتەوە وەکو کێ بە سادیق بێرە کێ آخر لە خۆت ناوت هێناوە من بۆ نایی بێنم مەڵامە چە منزورتە نا مەڵامە چە نییە جەلال تاڵەبانی من ئەسڵەن ئەوانە واز لێ بێنن باشە فەرموو مەسەڵەن کەسێکی فەرهاد پیرباڵمان هەیە بۆچی فەرهاد پیرباڵ چی ئەندیشەی واتێ ئەندیشەی کوردی واتێ ئەزانی چۆن یعنی من مەبەستم ناسنامەی جەنابتە من ئەمەوێ بزانم سەرچاوەکەی جەنابەت لە چیوە ئەهەیە ئێمە بەستم سەرچاوە نییە کە تۆ هیچێک قسەت بۆ بکە یەکێک پارەت بات یەکێ ڕێنمایی بکە مەبەستم بیرمەندەکەی تۆ لە چیوە هاتووە لە ڕەنجەکانم لە ڕەنجەکانم من ڕەنجەکانتم نەخوێندەوە نایزانم کاک پەیمان ئەوە نییە جارێک دانێکیان وا لە بەردەم تا ئەیوێنی من ئاوارە ئەوە 21 ساڵەوە مەتەپیدا ئەوە یەکێک لە ڕەنجەکان منش ئاوارە خۆم کردنە ئەتەبیعەتەن بەرحاڵ من سواسی جەناب دەکەم با کاتی کەسیکە نەگرم سەرچاوە من سواسی جەناب دەکەم با کاتی کەسیکە نەگرم قسەکان زۆرن پێچە زۆر ببێنمەوە تۆزێ ببم بە مای ئەحراجی زۆر سواسی جەناب ئەحراج ناوە من واقعا پێم خۆشە قسەکان مەسەڵەنەبێتەوە بە قسەکان نەبێتەوە بە قسەی یەکێتی پارتی و مچە و چێ و ئەوانە ئەوە وازێ بێن من ناسنامەی جەنابتم ئەوێ من هەتا ناسنامەی جنابە گزارش ئەەکەی کە لە ڕەنج نایەتە دەرەوە با من پێت پێشم ئەم قسەی تۆ نەکردیە کاشاخەوان ئێمە یەک زمانێ وتمان دانایی دەوران لە سەرزەمینە کوردەوارە دانا لە دڵ ڕەنجەکانە خۆی پێتە دەرەوە من فورموڵەکەیم و چش ئۆکەی دەستگای ئینقیادگەرە ئەدیانە ئیبراهیمی هات وتی ئێمە تێن ڕەنج ساختە دروستەکەی ناوین ڕیازەت بە ڕیازەت کێشان کاورا ڕۆشن ئەوێت ڕۆشن ئەوێت بە فروغ ئەکا ئەوێت و چرا ریاضەت چییە نان ناخوات و نازانم ناڕاتە پاڵش نەکەی و ساڵێ نان و ئاو ئەخوا ئەم ئینسانە ئەوێت و دانا ئەمە ڕەنج ساختە بوو بە سوورەتی کە ڕەنج واقعی مواجهەی واقعیەک زندگیە تەوەجۆکەی لێم دوا هەر ئەو ئیمتداد ڕیاضەت کێشان و تەپشی و خانەقا و کەلیسا و گەیر و تەسەوف
ئەزانی خروجەکەی بۆ کوێ بووە دانشگا زانکۆ ئونیڤەرسیتی تۆ لە دانشگا توانی زانست فێر بووی هندسە فەلسەفە علومە مختلف فێر بووی بەڵام تۆ دانایی فێر ناوی ئیمکانی نییە یەک مختەرع لە دڵ هیچ دانشگای لە دڵ هیچ دانشگای دانشگا وتی من هەندێ واحدە دەرسی دەم و تۆ سرتفیکیت ئەگری ئەوی تۆ پرۆفەسۆر یعنی مشتهد علم ئەوی تۆ دکتۆرا ئەمە دروست ئیمکانی نییە لە ناوی حکام لەم فارغ التحصیلانەی دنیای ئەمڕۆ یەک فیلسوفە دروستکراوی ناتکرد وەنایەت ئیمکانی نییە بێت پێم هەڵەیە نازانم بۆ پێت هەڵەیە مەسەڵەن کێ ئادەی دانەیە بێژە تۆ من پێشە دوای ئاخرین دانیان کە ئاغای میشیل فۆکۆ بێ ئەگەر ئێمە قبولکەین فیلسوفەکە خۆشی بەخۆی نایژی فیلسوف تۆ بە من کێشەکەی ئێمە لەسەر کورتبوونە کێشەکەی ئێمە لەسەر کورتبوونە کوا کوردبوون ئادەی کوردبوون کێ هات کە تئۆریزەی کرد لەبێ بەر لە ئێمە یەک دێر قسە باشە یعنی ئابێ بگەگەر کورتبی ئەگەر بچیتە زانکۆش و فەلسەفەش بەدەست بێنی کەواتە یعنی کوردبوون ئەبێ بچێتە کوێ ینی بە کوردی قسە نەکەم ئێستا من کەلیمەکانی جەناب وەزانی چی کاکە جەناب ئیسە کوردی ئەمە کاک شاخەوان دیارە کەلیمەکانی تۆ زۆر قورسە لەلا کەلیمەکانی تۆ زۆر قورسە لەلا کاک شاخەوان بێسە جەناب ظاهرەن ئیمکانێکی بام خاوەن معرفەتیە حەزت تۆ ئێژی کوردی ئەم زوانە کوردیە کام مەسەک ئەمە کوردیە سەمومەن دوانەکانی ترە ئەوڕۆ زاراوە ئێستا من کوردی قسە ئەەکەم یا کوردی قسە ئەمە لە سەتا هەشتای فارسیە فارق التحصیل دە من ئەزانم فارق التحصیل خەڵکێ نایزانێ ئەبێژم چی دەرچوو لەکوێ دەرچوو لەکوێ دەرچوو ئاخر زاراوەیە بەکاربێنە کە من لی تێ بگەم نه زاراوە نییە من زوانە خۆم وەکارەوەم تماشا کاکە تۆ وەختی ئێژی کوردی ئێژێ سنگومەنێکە بوێ ئەم کوردیە دەرخێ کامەسە بە جافی ئێژی کوردی بە سۆرانی ئێژی کوردی بە زازاکی ئێژی کوردی بە کورمانجی ئێژی کوردی بە لوڕی ئێژی کوردی بە لەکی بە کامیان ئێژی کوردی تا من دیکەمە سەنگ دەمەحات من هاتوم گوێ بۆ تۆ بگرم بزانم من لەکوێ ئەو کوردبوونەیە تۆ لە جیهانەکەیت لە خسڵەتەکە کوردی لە ڕوبەڕووبوونەوە و ڕوبەڕووبوونەوەت لەگەڵ جیهان و زندگیە کوردی نە لە زوان قوروان زوانە تۆ زوانە دایکی خۆتە ئێمە لە مەفاهیمە دانائیە لە چنکەکانە دانائیە زوانە دانایی بەکار ئەوەی دەنا لە ژیانە ڕۆژمەڕەمانە شیرە و ئاوە و چوزانم نانە و ئەوە داستانێکی تریێز وەلێ من وەختی ئەڕۆمە ناوی مەفاهیمە معرفی تەفەکر جیهانە ئینتزاعی دەستەواژەکانم فەرقەکە هەر لەم دنیای غەربە زوانە فەلسەفی زوانە لاتین بوو زوانە دایکی هیچ کام لەم مەردمە نەبوو لاتین بوو تۆ بە زوانە دایکی ناتوانانی بە فەلسەفی بزانە کاکە گیان ئێمە بەمە ئێژین مل بەڵام لە دنیای تەفەکر لە دنیای ئەخلاقە ئەمە ئەوێ تۆ گەردن ئەژێ گەردنم ئازاکە ناژێ ملم ئازاکە ملە فیزیکیە گەردنە ئەخلاقیە هویەتە ئەخلاقیە منە شناسە ئەخلاقیە منە کە گەردنە ڕۆژۆت کرد باش ئێستا من ئێستا جەناب و زۆر کەس بە ڕێبەری شۆڕشێک ناوتێبە کە من ڕێبەری شۆڕشێ بم تۆ بخەمە ڕێبەری خۆمەوە بەڕێزتان بخەمە ڕێبەری خۆمە بەڕێزەوە من چی بکەم لە نقطەکەم چی بێت لەکوێ من بێم عەفومکە جگە لەم لایفە لەکوێ من بێم دیراسەی ئەم داڕشنەی جەناب بکەم نی بەس لە لایفا بەس بێم بینم نابێت نا ڕاستە فەرمی کاک شاخەوان بامە سوالێتر لە تۆ بکەم ببەخشە شەرمەندەمە من مثال ئەدەم لەبەرەوەی لە یەکتری تێبگەین من کارێکم بەمەنیە ئێمە ئەم مێژومانە قبوڵە یا قبوڵمان نییە ڕاستە یا ڕاست نییە مثالی تێرم لەبەر یەکتری تێبگەین تەمسیلە محەممەدی پێغەمبەری ئیسلام ئیعلامی کرد پێغەمبەرەوانیە هات یەک سری هاور بە ناوی ئاياتی قورئانوانیە خۆ هەر کەسێ هات بووە مسلمان نەیوت محەممەد لە ئەوڵ ئاياتی قورئانم بۆ بێبە وتی محەممەد مرد لە زمانی خەلیفەی دووەمەوە هەر کەسێ بۆ خۆی شتێکی ئەوە هاتن قورئانیان کۆ کرد وایژوانیە
کاکە گیان ئەم جەهانە کوردیە 1400 ساعت مطلب دەرمەوردی بێژیاکە هەر کەسێ ئەبێ بە یارە ڕاپەڕینی یەک بەرجەعی هەست ئرجاعدانەوەی خۆی بە دیبەیتەکان ئەمما پرسیاری هەست لە من ئەکا دواو ئەدەمەوە لێ و دوا شۆڕشە ئێمە کە دەستپێکاس سەرسواران کەتێن سەرسواران دەستوراتە کارە خۆیان دا ئەڕژن مەرجەع متنیش ئەمەسە ئینسانە کوردی ئینسانە ڕاست ئینسانێکە ناچێتە ژێر قیادە تەحلیلی و ئینسانێکەوە لە جەهەنەم اختیارە و ئینسانێکە کە دەسەڵاتی دەرەکە دەسەڵات ئەخلاقی چمکە دنیای کورد اوكي تو اما قالت شلون دراسي من الناس انا دراسي كاك شخوان بلام تو اگر قدوي ولا كولقيه كلامك امتيغي خود اوي تو حاكم خو من الناس كم دقابو محاكمه كاتبه رهبريه قيام رهبريه كاخون خوش وامانيه اخر عزيزكم من بيش استا او كاوريس سبيكرنا وكيم لبيتشو سيكر كاك حسن وتي مثلا جناب رهبري كيد يعني سكرتيري بابلين من شلون ببم بيشمرقيتو يعني بابلين ناي بيشمرقي لي بيني تبعة كاكا خو من جواهم داوة بس محسكة أمنية من رهبة آخر من عزيز أتيقم لجنابه من كل كاكا أساسنا ما منزورته ماني فكس منزورته أساسنا من نانو سريت عزيزم ولي گزارشي أدريت من كرت النوسينك أنوسم بو ياران كاقرك كان إعلامي بكن كرت النوسينك لما بانية أولية أنوسم بلام أما حيك ككامل كتانية تشوني وشبه وشي شي شي بكريتو كشي كرياغس توجه فرمي بله من زور سپاسی جنابتكم سرچاو واقعا سپاسكم كجواب الدعوة سرچاو كاك شاخوان بردوام سي لايفكان تكمو اگر رخنيتي كم هبو لايفا ان شاء الله باسيقين خايشة كم فرمو سرچاو طيب الرزق والكم كاك سركند ماوي كاك سركند ماوي كاك كردوار مال ما اگر اجازه بي كاك سركند اولو مشابهة بجدار بوايا من نمدي چاوم پي نكوت كاك سركند تشيفد ماوا او من چند جار كاك سركند بان کرد كاك سركند ماوا بيز احمد كاميرا كبها نيرا كاك سركند من تو نادوزمو لليستكا بێز ئەحمەد داوای کامێرا بکە کلیک بکە سەر کامێراکە تا من کامێراکەی تۆ ڕیکوەستەکەی تۆ قبول بکەم بەڵێ کاک سەرکەن مستەفا داوای بکە کاک سەرکەن مستەفا داوات نەکردو هێشتا من ئەشێ بگەڕێم بە شوێن ناوەکە تا بزانم پەیدا یەکەم و دووبارە بەڵێ فەرموو کاک سەرکەن من ریکوەستم هەناک بوویەوە کاک پەیمان ئەم کاتەوە باش وەختت بەخێر ئەم کاتەی جنابیشت باش بەخێری کاکە سپاس دەکەم کاک پەیمان سڵاو لە هەموو بینەرانی ئەم لایڤە کاک پەیمان من نیمەڕۆ هەنێ قسەم لەگەڵا کردی ئێستا حەز دەکەم درێژەی پێ بەم مەسەلەی ترس لە باشوور چییە یعنی ئەم خەڵکە بۆ ئەترسێ ئەم ترسە لە ڕاستیە واقعەتێکی تەواوی هەیە تەواو ئەم ترسە بەرجەستەیە تۆ لێرە بۆ نمونە ئەگەر دژی دەسەڵات بی ئەبێ خوێنی خۆ بکەیتە کاسەوە بۆ لەبەر ئەوەی لێرە هەر جوڵانەوەیەک هەر جوڵەیەک حساباتێکی لەسەرە ئیتر زۆر جار سەیرەکەی کێشە بۆ دروستە بێ تۆ دژی دەسەڵات بە کێشە بۆ دروستەکەن ئەم ترسە لە ڕاستیە لە باشوورە بەرجەستەیە ئێستا ئێمە چۆن بتوانین ئەم ترسە بشکێنین عالیە کاکە
جناب ئەفەرمووی تۆ دژی دەسەڵاتبی درستە بەڵێ ئەم دژایەتیە دەسەڵاتە کاکە سەرکەم ئینچی لە پشتێ ڕوانینی هاتووی بزانە کاک سەرکەن ئێستا جنابە بە یەکتری تێ بکەیت ئێستا جناب و ئێژی من حەزم لە کەلەی سەری تۆ نییە فرەگەنی منشەڵە گەڕێمەوەژم خواڵگەنی تۆ ئێژی وەڵام من حەز بە قسەکردنە تۆ ناکەم لێ حاڵی ناوە من ژێژم حاڵیمەوە وەلی توتی ئێژی کاکە ئەمەی تۆ پێی ئێژی فەلسفەیە کوردیەت و جەهانە کوردی من بەم دەلیلە بەم دەلیلە بەم دەلیلە بەم دەلیلە لەگەڵی نیم درۆ ئەەکەی ئەو جار من ئێشەی جواوە بە وەلی وەختی هاتی وتر لەسەر و گوێلاکە خۆشم نایە من خراو بەرخوردەتە کاکەم وەکو ئەو قسەی خۆتە بەرخوردەکەم کابرا بۆ حەزی بە دەسەڵاتە حکوومەتە هەرێم نییە ئێشی جواو باتۆ بزانە کابرا وەختی هاتوتی دز گەندەڵ بڕۆیتە دەرۆ بیرۆخێنی حکوومەت دێژێ غەڵەتە کرد دزە چاکسازیەکەن لە هەموو شوێنێکی دنیا دز هەیە تۆ وەختی دەلیلەکەت دروست نەبوو حاکمیت ئەتوانێت سەرکوبڵ بکە دەمە بکوتێتەوە پس ئەمەی کە خەڵکی حەز بەسەر ڕۆخاندن تا ئەو واقعەن بیر لە ڕۆخاندن کاتۆ فەرقەکە بزانە کاورا تێتە خیابان و تووڕەس لە پڕێکا شەقێدا بە سیارەیەکێکە ئەمە ناخوا ئەمە پێی نایەژن هەڵتەکاندن کاکە سەرکەن پس نکتەی ئەوەڵ ئەمەسە ئەم خەڵکە لە پشتە کامە تئۆری گەرەک کەسی ڕای ماڵێ هەسیان تئۆریان هەست نیسیان کاک پەیمان ئەگەر قەوسێکم بیتێ کاک پەیمان خۆی ئێمە دژی دەسەڵاتی کوردی نین ئێستا من باسی شاری هەڵەبجەکەم خۆم نیشتەجێی پارێزگای هەڵەبجەم ئەو کەسانەی کە فەرمانڕەوان لێرە لە پارێزگارەوە لە قایمقامەوە لە کار بەدەستەکانەوە کاکسەکەم بۆ خشە من دەنگ قەتەوی وتر دژی دەسەڵاتی کوردی نین یعنی منزور حکوومەتی هەرێمە من مەبەستم حکوومەتی هەرێمە لە ڕاستیە ئێمە ئەوەی کە داوای دەسەڵاتە کاک پەیمان ئێمە هەمومان داوای دەسەڵاتی کوردیەکەین بەس ئەمانە تەمسیلکەری دەسەڵاتی کوردین ئەنا وەکو بڵێ دەسەڵاتی کوردی ئەگەر دەسەڵاتێکی بڵێن ڕێک و پێک و یاسایی بێ کێشە نییە بەس ئەمانە چی ئەەکەن ئەمانە دەسەڵاتەکە بەکارێنن بۆ کۆیلەکردنی خەڵک ئێستا من وەکو عەرزم کردی لە هەڵەبجەیە بۆ نمونە من لە هەڵەبجەیە ئەژیم ئەمانەی کە لە هەڵەبجەیان بڵێن بۆ نمونە هەمووی کە سوکاری خۆمە من وەکو دژی ئەمانە نیم هەر یەکەیەکیان بگرە لەوە چێ بێتەوە بە خزمی خۆم کە کار بەدەستن لەم شارەیە بەس سەیرەکەی لە شوێنێکی کۆ ئاراستەیان نەکرێت لە شوێنێکی کۆ مەسەڵەن حکومیان بەسەر ئاکرێ ئەوێ ئێوەش ئاوا بکەن لەگەڵ خەڵکەکەیە خەڵکیش ڕقی لە چییە ڕقی لەو شێوە تەسەڕوفەی دەسەڵاتە کە لەگەڵ یاکە خەڵکێک بۆ ئەڕوا مەسەڵەن لە سەی سادقیا لە هەڵەبجەی تازە دائیرەی تەربیە ئەسووتێنێ خۆ دایرەی تەربیە چیتیایە مەلەفی منی مامۆسایتیایە مەلەفی فەرمانبەرانی پەروەردەیتیایە یعنی ئەمە بۆ چی وای لێکا بڕۆ ئەم شوێنە بسووتێنێ کەواتە ئەمە هەستەکە بەوەی ئەم شوێنە هی ئەو نییە مامۆسایە هەست ناکا مەسەڵەن تەربیە شوێنی ئەو بێ یا مەکتەب شوێنی ئەو بێ یا شوێنی کە شوێنی ئەو بێ ئەم ڕقی لێتی بۆ لەبەرەوەی دەسەڵات وای کردووە لە تۆ یا وای کردووە لە من کە ئەم شتەم خۆش ناوێ کە خۆشیشم نەویست کە بەکەڵکی منیش نەهات لە ڕەتفعلی منە سەیرەکەی زۆر جار ئەو شتانە دروستە بێ هەنا خەڵکەکە دژی دەسەڵات نییە بۆ مانایە ڕقی لێ بێ دژی تەسەڕوفاتەکەیەتی کە ئێوێ خەڵک بە کۆیلە بکە کاک پەیمان و هەروەها ئێمە زیاتر مەبەستمان لەسەر ترسیشە بەڵێ ئەو ترسەی کە خەڵک هەیەی لە باشوورا بڵێن ئەم ترسە واقعەتی هەیە لەبەرەوەی زۆرمان بینیوە زۆر کەس ئێستا من مامۆسایەکم لە هەڵەبجەوە سەیرەکەم پیاوێک لە بادینان مامۆسا بەدەل بەرواری کە داوای مافی خۆی کردووە 3 مانگی ڕێکە کەس نەیبینیوە ئێستا ئەڵێن حکمیشیێن بۆ بەس لەبەرەوەی داوای مافی خۆی کردووە چۆن نەبێتەوە بۆ نمونە داوای مافی خۆ بکەی بکەنە ژوورەوە بکەنە زیندانەوە و دوایشە حکم بن بەس لەبەرەوەی داوای مافی خۆتی کردووە ئەمە کاکە ئەبێ منیش و محکەمە زیندان گوێ بگرە بەکە ئیسا کاکە سەرکەن با جنابەت کۆمەڵی شتەوت با منیش جواو بەمەوە قەرارە من جواو بەڵێ ئەوەڵەن
ئەوەڵەن ئەمەی حکوومەتە حەلیم دەسەڵات کوردی نییە چون لە دڵە هیچ تکستێکی کوردی وە دەرنەهاتکە ئەمەی حکوومەتە حەلیم لە دڵێ بڕێ حیزبی ساختەوە کە بە دروشمی سوسیالیزم یا سوسیالیزم دموکراسی کە جەهانە ئینقیادی نظام سڵتەز هاتنە دەرەوە ئەمە یەک ئەو وەنە تعبیر کوردیت ناکەن یەک وشە لە کوردیەتیان پێ نییە ئەم زوانەیش قساکەن زوانە دایکیانە کوردی نییە کوردی یعنی ئینسانە ڕەهای مخەیرە ئازادە یاخی ئەمانە یەک دیڕیان لەسەر کوردیەت نییە خب سوالەکەین ئەمانە چۆن کێ کردنی بە ئادرسە کوردی بە خۆیان نێژن کورد کێ کردنی دەستگاهە ئەمنیەتی وڵاتەکان کۆرپۆریشنەکان نووسینگەکانە منتەقە ئەمانە حکوومەت نووسینگەن تعبیر لە هیچ ملەتێ ناکەنەوە خاکی مان گرتگە من وردی وتکە پس ئەمە نوکتەی ئەوڵ نوکتەی دووە تۆ وەختی گەرەکتە ئیرادەی خۆت بسەپێنیت ئێشێ بۆ ئیرادەی خۆت تعبیرە بوێ خۆ هەروە لە خۆی وە ناکری تۆ ئەڕۆیت حکوومەتە هەرێم ئەڕۆخێنی ڕاپەڕین ئێستا دەلیلی هەز ئەی ڕۆخێنیت بەڵام کابرا ڕاتە خیابان و ێژێ مەعاشم پێنادرێژی چاو دەرهات خۆم داگ مناو دەبێ ئەمە یەک حەق نییە حیچێ بسوودێنی ئەمە دوو من مافم هەزنە وڵات تۆ مافە نییە چاوت دەرەهات ماف سوالکردن نییە ئاغاکان ماف تۆ ئێشێ بترازی تا ماف بێتە دەرەوە مثالم هاو ئەنتیگۆنە لە میتۆسەکانی یۆنانە حکوومەت ئەیوت هەر کەسی خۆی بکوژێت جنازەکەی ئێشێ فڕەدانە جەنگاو لەبەرەوەی درڕندە بیخوا ئەنتیگۆنە براکەی خۆی کوشت سڵتان وتی ئێشە جنازەکەی فڕەبەنە جەنگاو ئەنتیگۆنە ژنێ بوو وتی من نایەڵم براکەم فڕەبەنە جەنگاڵ حیوانات بیخوا من براکەم چاڵەکەم قەوری بۆ ئەکەنم وتی ئەمە خلافی قانونە وتی غەڵەتە کرد وتی آخر من حکوومەتم وتی تۆ حکوومەتی بۆ حکوومەتەکەی ئەیکەی من لە دڵم فەرمانەوە دڵی ئەنتیگۆنە دای لە حکوومەتە ئەوان تراژێدی دروست بوو سەی کاکە یانی حەق لە ترازان و تێتە دەرەوە تۆ ئێستا هاتکی لە پشتێکێ لە پشتە ماف مرۆڤ غەربیە داوای حەقەکەی چون گشتی باوەڕی پێێتی نەوەڵ حچکە باوەڕی پێ نییە بزانە کاکە گیان پەیمان معزەرات بەس ببەخشە من منیشوم کاورایە بێ سواڵە مافم لێ بکات چوار شەقیتی ئەڵە دەمەی خەمە ناوە زەندان خەیلی غەڵەتی کرد ئەو هاڕیاگە ئەو درۆزنە ئەو تەسلیم بووگە ئەو ماستاو چییە ئەو هاتکەسە دەرەوە بە لە چەپ هەڵەمەکردن بم دەرێ ناودەمێ وەلی ئەگەر هاتە دەرەوە وتی غەڵەتە کرد تۆ لەکوێ هاتکی بە قەوڵە عەرەبی ئێژێ من عەرەبیەکەم باش نییە بیستێک مێژن من ئەینە حازینەکە تۆ لەکوێ هاوردە ئەمە وەختی هاتە دەرەوە دەستی کرد بە چاوی چاوی وتی تۆ غەڵەتە کرد من بە سوکێتیەکیش من بە فەسادێکیشی تۆ غەڵەت ئەەکەی ئینحسارە چەک ئەگریتە دەسە ئینحسارە پوڵ ئەگریتە دەسە تۆ غەڵەت ئەەکەی سنوور داهەنی تۆ غەڵەت ئەەکەی گەرەکتە لە من ئینسانە فاسد دروستکەی ئەو جارە حاکمیەت مەجبورە جواو باتۆ خەڵک ناتوانێت بگرێت ئەو ناتوانێت ئیدە بگرێت ئەو ناتوانێت ئەو تاکە ئێمە شکنجە با ئێمە شکنجە ئەو لە ئێمە بکوژی ئێمە ئەو دەست بۆ ژن و مناڵە ئێمە بەوا ژن و مناڵی لە سلێمانیە ئاگر پێوە ئەنێن وەکو ڕسک بەدەم ئاگرەکەەوە هەڵقونێت و تەوەجو ئەەکەی کاکە گیان تەواوە لەگەڵتان کات پەیمان ئەو فەرمایشتەی تۆ تەواوە من لە تۆ تێگەم مەسەڵەن ئەڵێن چەک بە چەک یعنی بۆ نمونە ئەو شتە هەیە ئەڵێ چەک بە چەک مەسەڵەن بەر بە بەر دار بە دار خوێن بە خوێن بۆ نمونە ئەم شتانە بۆ نمونە لە کۆنیشەوە هاتووە سەیرەکەی ئێمە بۆ نمونە ئێستا من کە داوای باسی مافی خۆمەکەم ڕاستیەکەی یعنی من سەرەکیترین و سەرەتایترین مافم مەسەڵەن موچەکەمە ئێرێ بڕۆم داوایکەم دوایە کە پێیان نەیام کاکە انحراف دروست مەکە سەرەکیترین ماف تۆ ئینسان بوونە تۆ سەرەکیترین مافت کە لەگەڵ دایک بوون تا لەگەڵ تاتی ئازادیە و حەقی نییە بۆ بەرژەوەندی خۆتیش بیفرۆشیت کاگە پەیمان لەگەڵتان یعنی بۆ نمونە ئێستا ئێمە تۆ پێشتر لەگەڵ کاک شاخەوانە هەنێ شتان باس کرد ڕاستیەکەی کاک شاخەوانیش هەنێ شتی وت ڕاستیەکەی ئێستا ئێمە هەمومان بۆ نمونە لەم لایڤەیە کۆ بووینەتەوە لە دەوری جەنابت مەسەڵەن لە دەوری جەنابتین بمانێ و نەمانێ ئێستا بە دەوری جەنابتان هەر یەکە قسەی خۆیەکە ئێستا ئێمە بۆ نمونە من مامۆسایەکم مەسەڵەن لەم کاتەیە مافم بۆ نمونە مافم دەسی بەسەراگیرەوە داوای مافەکەم بەیانی لەوە چێ خاکەکەم داگیر بکرێ کاک پەیمان
پێیان خاکەکەم داگیر بکەی ئەو کاتە مەجبورم چی بکەم مەجبورم دیفاعی لێ بکەم ئەم جارە بەچی ئەم جارە بە خوێن یعنی قۆناق بە قۆناق ئینسان ئەبێت چی بکە ئەبێ کۆڵمە دەربێ لە ڕاستیە ئەسێمەما لەم دقەیە مەسەڵەن وەکو فەرمانبەر مافمان دیاری ئینکراوە دەستی بەسەرا گیراوە لە بەیانیان لەوە چێ مەسەڵەی خاگوێ لەوە چێ بۆ منە بەیانی کابرا بێ بڵێ بە من لە ماڵەکە بڕۆ دەرەوە دەرکەن بێسە خەریکی اشتباع ڕۆین پەلەمەکە من ئیستا دانیم زعفەکەوا لەکوێ دەست خۆش بێتەوە ئاناکەی بزانە کاکی برا ئەووەڵەن تو فەرمانبەرە کەس نییە ئەمە یەک دوو ئێمە بەحسە حکوومەت ئەەکەین و حکوومەت کوردی ئەمە حکوومەت کوردی نییە چون تۆ بێدەسەڵاتی تۆ مافە نییە براکەم تماشاکە تۆ ئەگەر مافە بواە تۆ کارە مەگەر نەکردگە مە ناژی کارە بکردگە کاک پەیمان یەک قەوسم بیتێ یەک قەوسی بچووک کاک پەیمان لە فەرمایشتەکەی جەناب و من تێگەم ئێستا من کە فەرمانبەرم بە تێگەیشتنی خۆشم و بە تێگەیشتنی تۆ من کۆیلەم بڵێ کۆیلە چۆنە یعنی کۆیلە خۆ بۆ نمونە یعنی ئێستا ئەم سەردەمە ئێستا من لەم فەرمانبەرێکم مامۆستایەکەم بۆ نمونە کۆیلەیەکەم چییە یەکێ خاوەنمە مەسەڵەن مدیرەکەم خاوەنمە مدیرەکەم چێ خاوەنیەتی مەسەڵەن وەزیر خاوەنیەتی بۆ نمونە عنی ئێمیشە جۆرێکە لە کۆیلەکردن بەڵێ حاڵی بووی لەگەڵ لێم بەڵێ من حاڵی بووم کاکەجان بزانە تۆ ئەم گۆزەڵێ مشکی یاخوا نەشکێتە پێ ناکری بزانە تۆ بۆ ئیستا ئەپاڕیتۆ بۆ حقوق خوات بۆ موچەی خوات بۆ خاتریەوەی بێدەسەڵاتی بۆ خاتریەوەی دەسە ناگە ئەو مشتێک پۆلیسی دانیاگە بە چەک و ئەسڵحەوەیژێ تۆ قساکەیان بەسەردا من تەکان ناخۆم نەگرا تۆ ئیشێ بڕۆیتە سەر شەرعیەت ئەم سەگ بابە تۆ کی هاوردکتی لەگرا داتی نیاگە تۆ بە کامە شەرعیەت و هاتیگی تۆ نەگوزارش لە کوردەکەی ئێمە تۆ کاتکەم فرمۆڵی بۆ دانیاگە لەسەرەوە تۆ حکوومەتکەی بەسەرە ئێمە کێ ئەم شوغڵی بۆ تۆ تعریف کردگەسۆ کێ کردگێسی تۆ ئەمە جواو نای تۆ حل لە ناوەڕاستە داستانەکەەوە تێدەجوورۆ ناوەڕاستە داستانەکە بە حکوومەتەوە حکوومەت واسم نەخێر حکوومەت وانە حکوومەت غەڵەت ئەکا حکوومەت هاتکە ئێمە بکاتە کۆیلە ئێمە شتەوە ئەڕۆخێنی نەمانگەرەکە بزانە کاکەگیان داستانەکە ئێمە لە ئیبتداوە هەست ئەم مردمە گشتی خەسیاگە چووە سەر دواوە لەکوێی دنیا و جیهان و خەڵکی ئامریکا چوو کۆنگرسی گرت نەچوو گرتی وانە ئافرین ئەمە یعنی چی بۆ کەس باسی ناکە پێدێشم ئەمانەی کە ئیمڕۆ نظام جوولەکەن و ئینقیادی ئینسانیان دروست کردگە وتیان مردم کەس نازانی ئەها وتیان مردم لە بینا و ساختمانی کۆنگرسی ئامریکا بەرجەستە ئەوێتەوە دەرەکەوی بینا و ساختمانی کۆنگرسی ئامریکا یعنی مردمی ئامریکا گشتی وتی ئەمە مڵکە گشتیە و ڕازەکە و مؤسساتە خۆمانە و شتە قەشەنگێکە و کەسیش مردم نییە مردم نەماگە لە پڕێکە ئیدەیە ئینسانە ئەمریکایی حملەیان کرد کۆنگرسیان کرد لە دەسەڵات تێپەڕی وتیان غەڵەتە کرد ئەمە مردم نییە ئەمە مردم نییە حاڵیتە مردم منم کە هەناسە ئەکیشم و تۆ نە ئەربابی نە ئەم مؤسسەتە خواست لەسەر زەمینە ئەی ڕۆخێنم تۆ منە بێدەسەڵات کردە دەسەڵاتی منە برگەسە ناوی دەستی خۆت خەریکی ئەم گەوجنی ئێستا داستانە ئێمە ئەمەسە مشتێ بنەجوولەکەی دەست کرد بە ناوە پارتی و یەکێتی تەپیانداگەسە سەر ئەم سەرزەمینە ئێمە کارنامەیشیان نابودکردنە کووردە لە بینبردنە کووردە قەبارەی کوردیان بچوو کردگەسەوە کوردیان کردگەسە جلە کوردی زمانێ کوردی ئەمیشیانە برگەسە مەزاتخانە کێشانیانە بە فاحشەگی و سۆزانیەت هەر ئەم جلکە و زمانێ ئەمانە 70 ساڵە ئێژن ئێمە کوردین یەک دێڕیان لەسەر کورد نەهاوتکە یەک دێڕایژن کوردبوون چ شکریە هاتکن سیستمی حکوومەتیان دانیاگە مەرتیکە کەوتکەسە تەوزیع بوو بزانە ئەمانە حەقیان نییە دەست بگرن بەسەر دەسەڵاتە یعنی بەسەر پووە بەسەر یاسا بەسەر خۆراکە تا مردم بوون و نۆکەریان هیچ کەس حەقی نییە بێتۆ نۆکەرە ئەمانە ئیستا بابێن تەکە منانە قاشکن من هەڵیانە تەکێنم هەڵیانە ڕۆخێنم بابێن لەسەر ئازادی قسە بکەین تا ئازادی قسە بکەین بابێن لەسەر عەداڵەت قسە بکەین تا لەسەر عەداڵەت قسە بکەین بام بزانم ئەم بێشەرەفانە شەرعیەتیان لە کێ گرتگە لەوێ دانیشتبن لە چی گرتگیانە مەگەر لە کوردایەتی نایان گرتگان مەگەر ئەمانە مشتێ حیز نەبوون بەو شاخ و داخانەوە مەگەر نایژن کوردایەتیمان کردگە کوا کوردایەتی
دي ئەمانە ئەساسی حکوومەتیان مەگەر شەرعیەتی کوردایەتی نییە کوا کوردایەتی موجود نییە نیسیان تۆ کارمەندە قەرارگای ڕەمەزان مەگەر نەبی جەلال تاڵەبانی مەسعود بارزانی مەگەر ئێوە کارمەندە قەرارگای ڕەمەزان نەبوون مەگەر ئێوە عیسا پژمان ئەسلحەی پێتان نەدا و ئیسرائیلی و جوولەکە کەوتنە گیانە کورد 5,000 هەڵەبجەی تۆ خەڵکی هەڵەبجەی بەدەستی پارتی و یەکێتی کوژیاگە یەک نەفر لە هەڵەبجە اعتراض ناکا دەی ئینسانە کورد ماگە پەیمان کاکە شەوکەت حاجی مشیر کاکە بێسە کاکە دارای حاجی ئیبراهیمی چەرمەگە ئێژێ شەوکەت حاجی مشیر وتی من چ تاوانێکە مەزنیان هێشت خەڵک لە هەڵەبجە بڕاتە دەرەوە 5,000 نەفریان لە هەڵەبجە کوشت ئادە ئێوە یەک نەفرتانەز لە هەڵەبجە اعترازی کردوێ بەرامبەر بە جنایەتە کاک پەیمان ئێمە بۆ نمونەی خەڵکی هەڵەبجە زۆر لەو شتە بۆ نمونە چاک تێگەشتووە خەڵکی هەڵەبجە بۆ نمونە احتراز ئەگرێ لە چی احتراز بگرێ تۆ ئێستا احترازێ بگری بڕۆی مەسەڵەن داوای شتێ بکەی لە چێ داواکەی هەرە بێ لە ڕێ عەلاقاتەوە لە بڕۆیتە ئەوەی لەلای ئەو دەسەڵاتی کە تۆ احتراز بگری کە هەرە بێ بڕۆیتە لای ئەو دەسەڵاتە ئەنا تۆ لەکوێی کە ئەتوانی مەسەڵەن احتراز بگری ئەمە خاڵێکیان خاڵی دومیشان خەڵکی هەڵەبجە ئەزانێ شتێ بگریت ببەخشە تۆ بۆ نمونە ئیسێمە بۆ نمونە ئێستا ئێمە بۆ نمونە سەرکردەیەکی کورد خاوەنی تایارەکە ساعتی تایارەکە کە لە سلێمانیا بوو ناردی بۆ خارج و بەڕەڵای کرد چێ بوو بتوانێ بڵێ کاکە ئەم سایق تایارەتان بۆ بەردا تۆ احتراز لە چێەکەی من مەسەڵەن شوێنێ نییە جیهەتێ نییە احتراز پەلەمەکە کاکە پەلەمەکە ئەزانین دەلیلەکەی چێ چون بەردەم نەماگە کەس خۆی وە کورد نازانی من اعترازەکەمەوە نیە من هاتکمە بەرەوە من مەسرورە بارزانی قساکەژم غەڵەتە کرد بە ناوی منەوە قساکەی مەرتیکە ئاباگشتی بێ قسە بکە ئەخە تۆ توانی کاک پەیمان تۆ شوێنە کاک پەیمان هەلەمەکە مەچۆ کاک سەرکەن تو من وامە بریتانیا گەرەکتە ئەوە بێژیت ئەگرا وڵاتێکی ئازاد دموکراسی واتیە نەخێوانیە نەخیر من بەر عەلەیه نزامە ئەمانە قسە بکەم وەکو ئای خواردن کەلەپچەمەکە نەبوون من پەناهەندەیەکم لەگرا خۆم کە دایک و باوکم نییە نەتوانن دەربکەن ئێژن تۆ کە لە ڕەشێکی تی هەڵدریاگی خاوەرمیانەی دیاڵ وڵاتەکەی خۆن وانە دەی من دەبەرامبەر نظامە سوڵتانە مەزانی بۆ پیاگن بمگرن چون ئارگیومنت وابێ چون مەتنم وابێ چون ئیدەم وابێ ئەو باسە مەفهومە ئازادیەکەمیش باسە مەفهومە ئازادیەکە ئەو ئازادیەکەی من ئادام سمیت و ئازادیەکەی تۆی ئادام سمیت و ئاغای جانلاکە تۆ بەردەگی وە کۆیلێتی دروستەکە جەهانە کوردیە ئێمە و جەهانە اختیارە ئێمە ئازادی دروستەکە دێبا بمان واد محاکمەمان کە کاکە گیان با بزانی ئەمە گشتی قسەی تعبیرە ئەوامانەست مەوزەعگرتن هێزی گەرەکە هێز لەکە تۆ مەوزەع بگری حەقیقی وی قسە بکەی چۆن قسانە تۆی کەسە حاکمیەتە گشتی قسە پەیمان مەسروری شەرەف قساکە جەنابی کاک پەیمان لێرە من باسی یەک شتەکەم لێرە من باسی ئەوە ئەەکەم باسی ئەو ترسە سەپێنراوە ئەەکەم کە لێرە هەیە باسی ترسێکی سەپێنراوەکەم تۆ ئێستا لەوێ ئەتوانی قسە بکەی بەس ئێستا تۆ بڕۆیتەوە بۆ ئێران بۆ نمونە ئایا کاک پەیمانی حەیدەری وەکو بەریتانیا ئەو دەرفەتە هەیە بتوانێت قسە بکە ناتوانی با ئەتوانم یارە ڕاپەڕینیمان هەست قسە کازانی چۆن من لەسەر ئەساس دەوڵەتە ئێرانی بسیاگەم تماشاکەم دەوڵەتە ئێرانی تۆ ئەگرێ ئێژێ تۆ تەجزیە تەڵەبی یعنی گەرەکتە خاکەکەمان جگەکەی تۆ دەوڵەتە ئێرانی تۆ ئەگرێ ئێژێ تۆ جاسوسە ئیسرائیلی تۆ جاسوسە ئامریکای منیش ئێژم دەوڵەتە ئێرانی دروستکراوە دەسە جوولەکەی جەهانیە دەوڵەتە ئێرانی بە جوولەکەی ئانووسی دروستکریاگە ئەمە دەوڵەت نییە ئەمە نووسینگەست فەرمێ بسمیلا دەوڵەتە ئێرانی سابتی بکە من جۆرمە بکردگە من نظریەکی سیاسی ئەدەم و ئێژم کورد یعنی چی و دەوڵەتە ئێرانی چی با بمگرێ ئەدەی بۆ زایتە من حیزە حیزب دموکراتم بمگرێ بێژە تۆ حیزب منحەلەی من ئێژم ئێمە ئێرانی نییەین ئەم تاریخە تۆ تاریخە جوولەکە دروستکەرە ئادەی سابتی بکە واسە ئیسباتی کە قسەی کاکە گیان هەرچیشتە لەم دنیا دەوڵەتە ئێرانی ئەترسێ ناوە من بێرێ چون ئێشێ باڵی بکاتۆ قسەکانم ئەترسێ تۆ فکرەکەی من لە ئێران ناوێرەمە قسە بکەم جا ئیستا من وای بۆچم من وای بۆچم من دانی ئجازە کاکە گیان من مەتنەکەم دانیاگە من
دەمم بوەسێت هەنووز سەرسوار دروست نەوگە بەو معنا کە بتوانێت جێگەی من پڕکاتەوە. ئەنا ئیستا ئێمە لە سەقز لە سنە لە مەریوان یارە ڕاپەڕینیمان هەست قەرچەی ئاگری تێت گەرەکتە کاکاوەی ئەحمەدی ئیستەوانە ناوی مەریوانە بە لایڤەکەی زرێبارەوە بیهێنمە ژوورەوە کاکاوەی ئەحمەدی بە لایڤەکەی زرێبارتەوە بێژوورەوە تا پێتی سابت کەم چۆن ناتوانین قسە بکەین ئێمە ئجازە نادەین کەس بمانگرێ چۆن بمانگرێ ئەو ئێشێ بێت تەوجیهی بکا بۆ ئەمانگریت لەسەر چی ئەمانگریت ئەو ئێشێ بێت بێژە خلافی من چووگە چون ئینسانم چون بیر ئەەکەمەوە نەکاکە گیان من بیرم لەوە نەکردگەسۆ خۆم بڕۆم گیرفان دادڕ من ئێژم تەواوە ئومەتە کوردی ئێشە سەروەروێت تۆ ناوێت دەسەڵاتە لە دەساوێت من بە کارێک کە بیکەم بزانە من ڕۆژە ئەوەلیش کاکە بوتم من دوو ڕێگەم وانە بەرا یا ئێشێ وەکو مەسیح بمدەن لە سەلیب تا مەرگەکەم نابودیان کا یا ئێشێ وەکو محەممەد فەتحیکەم یەکێکیان فەرمایشتەکە تەواوە تەواوە لێ تێگەم کات پێمان لێ تێگەم حاڵیم لە قسەکان حاڵیم تەواو لە قسەکان تێگەم کات پێمان ئیتر من وەکو عەرزیشم کردی وەکو عەرزم کردی من هەنێ شت کە ئەڵێم یعنی ڕاستیەکەی من کە بۆ نمونە ئەو ترسەی کە لای ئێمە هەیە یعنی ئێستا لە هەڵەبجەیە بۆ نمونە خەڵکێکی زۆر هەیە هەمان فکرکردنەوەی تۆی هەیە هەمان فکرکردنەوەی ئەوەی هەیە خەڵکێک هەبێ بۆ نمونە ڕێبەرایەتی بکا و خۆی ئازاد کا بە کوردیەکەی چونکە لێرە ئازادی نییە ینی بەڕاستی و بە ڕەهایی بڵێ ئازادی هەیە نییە لەوە چه هەناسەیە هەبێ بەس ئەو جۆرە ئازادیە لێرەش نییە لە سنووری ئێمە خەڵکانێکی زۆری شێ بۆ نمونە وەکو من وەکو تۆ وەکو ئەو بیرەکاتەوە بەس چییە لێرە هێشتا ئەو شتە دروست نەبووە بۆ نمونە کە تۆ ئیعلانیەکەی تۆ قسەی لەسەرەکەی ڕاست ئەەکەی خۆی بە موجریم ئەزانێ ڕاست ئەەکەی ئەو باوەڕی بەخۆی نییە بزانە ئەگەر باوەڕی بەخۆی وایە بزان ئەو فکرەکە بە دەسەڵاتە کوردیە مثالە بۆ لێدە مثلەن ئێژێت پارتی چاڵە نەوتەکان ڕادەسە حکوومەتە بەغا ناکە پرسیان یعنی چۆن ڕادەسی ناکە پارتی فرە هێزی هەست دێ ئەگەر پارتی هێزی هەست بۆ لە کەرکووکەختنی قوچان دەرچوو پس ئەم قسە دروست حکوومەتە عێراقی گەرەکی وێ چانەفتەکان لە پارتی بسێنێ وە شەق لێ ئەسێنێ مەگەر فڕۆکەخانەی دێ نەسەر پس ئەم دیعاە درۆ بۆ ئەەکەی بەمە خەڵک خەسیاگە براکەم بە دیعاەی درۆ خەسیاگە کاورا ئەژێ من ئەی ڕۆخێنم درۆ ئەکا نای ڕۆخێنێ خۆی دەرناخە با بێتە ناوە تەسویر بێژێ کاکە من ئەی ڕۆخێنم من ئیقلابیم تاسەر ئێسکم هەم هەر کەسێ پەلامارم با پەلامانێت ئەی ڕۆخێنم با بێ پرسیارکە بۆ ئەی ڕۆخێنی ئەو ئێوەی فێرکردگە بێژن موچە پارە بە پارە حەکێ ناڕۆخێت و ئێژێ بێژی کەرامەتم بریاگە عزەتم بریاگە دەسەڵاتم بریاگە کێ هاوردتی کێ تۆی هاوردگە تۆ شەرعیەتی لەسەر چییە یەک نەفەرتان تا ئێستا سوالتان کردگە حکوومەتی هەرێم شەرعیەتی لەسەر چییە لەسەر چیەتی ئادێ بێ شەرعیەتی کات پەیمان شەرعیەتی ئەزانی چی شەرعیەتی بمانێ نەمانوێت لە دەنگەرەکانی وەرگرتووە کە کاتێ هەڵبژاردنەکە حکوومەتە شەرعیەتی لەچی گرتگە ئەساس ئەم حکوومەتە شەرعیەتی لەوە گرت کە ئەمریکا ڕوخانگەسی ئەمریکا داینیاگە قەڵەتی کرد بە باوکە گەواتیوە دەیکات پەیمان ئێمە بۆ نمونە ئەزانی چی یەک شتێ با من عەرزی تۆ بکەم ئێستا بۆ نمونە ینی هەنێ بوشە و جنێودان و ئەو شتانە بەڕاستی لە مناقەشە و لە گفتوگۆیان تۆزە شتێکی وەکو بڵێ غەریبە غەریب یعنی تۆ بەحسەکەمان حکوومەتە کاکە گیان بەحسەکەمان کە لە تەحەدایان ئەەکەم ئەوە دانەیە پارتی دانەیە یەکێتی بێت من داوا ئەەکەم بزانم ئەم نادروسە بێشەرەفە شارلاتانانە شەرعیەتیان چییە بەسەر حکوومەتە هەرێمەوە بە شەرعیەتە شار شۆڕشە کوردیان کردگە ئەو جایشێ بێن مەتنە کوردی بێرن نێسیان کرد نۆکەرە ئەمریکان بێجا ئەکەن نۆکەرە ئەمریکان بەس خوێنیان مباحە چوونەمانە نۆکەرە ئەمریکان تەوەجوەکەم لە تۆ تێگەم بەس وەکو پێم وتی ئەمە شەرعیەتیان لە چۆ وەرگرتووە شەرعیەتیان لە هەڵبژاردننی درۆینە و ساختەوە وەرگرتووە ئەمە خاڵێکیان خاڵی بۆ میشی ئەو هەڵبژاردن ئەجازە ئەساسە حکوومەت لەسەر چی دانردیاوە بزانە ئەساسە حکوومەتە خلافەتە ئیسلامی لەسەر مەتنە ئیسلام دانیاوە لەسەر ماوەردە حاڵێن ئۆکەی ئەم حکوومەتە هەرێمە شەرعیەتی لەکوێتێت مەگەر ئەمانە حکوومەتە هەرێمە کوردستان نییە
مەگەر نیەن مەگەر عێراق کورد و سنی و شیعە نیە کوام کوردیەتە ئەمانەم حکوومەتیان لە سەرداریان کوا لە واقعا کاکێ پەیمان لە واقعا لە ڕاستیە تۆ ڕاست دەکەی تۆ شتە ڕاستەکە ئەڵێی بەس دەسەڵاتە مەقەبای و کارتۆنیەکە ئێستا لە دەستی ئەمانایە وەکو عەرزم کردی ئەمانیش چێ دای ناونیا چێ ناونی کردوونی بەس هێز بەسەر خەڵکەوە ئەوە کە تۆ جەناب بۆ ئێڵێت لە ڕاستیە ئێمەش لەوە تێگەین ئێمەش لەوە تێگەشتوین بەس ئێمە ئێستا بۆ نمونە بۆ جەناب و بۆ نمونە ئێمە ئێستا چی بکەین لە ڕاستیە بۆ نمونە ئێمە چی بکەین مەسەلەن تۆ ئەڵێی ڕاپەڕینی کوردەوار ئێمە مەسەلەن چی بکەین بەرنامەمان چی بێ بۆ نمونە ئیشمان چی بێ کارمان چی بێ تۆ بۆ نمونە لەو دوورەوە ها تۆ لەو دوورەوە بۆ نمونە ئەتوانی بۆ نمونە کەی بێت بۆ باشووریش خۆ تۆ ئەتوانی بە ئاسانی بێ بۆ باشوور بەیانی سواری تەیارەبی ئەتوانی بێ بۆ باشوور وانە یانی بەیانیان کاتێکی کە بۆ نمونە بۆی خەڵک لە نزیکەوە دانیشێ کۆڕ بۆ بکات لەگەڵ تا کۆ بێتەوە مەسەلەن خەڵکێک بێتە دەورت ئەنی بەڕاستی دەردەکەی ئەو برادەرەوتی کاک شاخەوان ئێمە بۆ نمونە زۆر خەڵکمان بینی مەسەلەن خۆی بە سوار چاکزانی خۆی بە یارزانی کەچی سەیرەکەی دوایشا چی دەرچوو کاک پەیمان دوایشا چی دەرچوو بۆ نمونە ئەوە دەرچوو کە گردێکی بۆ کوڕەکانی جێڵا بۆ نمونەیانی سەروەت و سامانێکی زۆری نابەیەکەوە بۆ خزم و کەسوکارەکانی ئەوەشی کە مەسەلەن هەوڵی دابوو بە قوربانی من لە قسەکەت تێگەیگەم تۆ خەریکی وە منیژی ئەگە کوڕی خۆت بێرە خەریکی وایژی وانە حەزەکەم من با جواوە بزانە کاکە قۆیسە ئەتوانین بێپەردە قسە بکەین تۆزێ بێپەردە کوردی قسە بکەین بەڵێ 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 مردن من نێرەکە وە گول و ئەناسی نێرەکە ئیشەوە کار و بیناسی نەوە گون و معزەرەت مەس بۆخشیە بزانە من بووم و ئاگر و مار بووم و ڕێمبۆ چواردانە کەرم لە خیابانە پێکوژی کەرە پەنجومم کوژی خاز گوێ بگرە وەلێ خاز ئەو کارە من ئەیکەم بە هیچ کەسێ لەم سەرزەمینە ناکری یاری دانانە تئۆریە کوردی یعنی مواجهە بوونە تەکە دەسەڵات و تەسویرەکانە دەسەڵات من باتڵیەکەمەوە دەنگە من باتڵیەکاتەوە من ئەو تەسویرە فاسدەوە حکوومەت دروستیەکە عنوانە کورد باتڵم کردمەوە ئەم کارە من ئەیکە من سەدان و هەزارانی وەکو خۆم تەوری دەکەم خاستەوە جوت کرد بۆ من حیزە نایەمە بەردەسە تێ هەڵ دریاگێکی وەکو پارتی و یەکێتی بمگرێ لە کوڕەسووچێک و فیشەکێکم لێبە نه وەلێ وەختی من مەوجود بم ئەم مەتنەدانیم ئایستە من بڕۆمە دەرو ئەم دقیقە حالیان هیچ کەسێ ناتوانێت کورسیەکەی من پڕکاتەوە هیچ کەسێ وەلێ لێو دووە 5 ساڵی تر لەوانەیە لەسرە مەتنی دامنیاگە 4 ڕۆڵە بێنە دەرەوە مەتنەکە دەربێنن ئەم کارە من ئەیکەم و ئەم غوربەتە تۆ تاوانە ئەم غوربەتە ناتوانانی بیکە من ئەیدەم تاوانە غوربەتە ئەمە لە هەرچی ئەلایقمە لە ناخە خۆم دوور کەوتمەوە من ئەلەگرا دانەیە غەریبم دانەیە غەریب وا سیستەمە ئەم مەملەکەتە خەریکە ئەم هاڕێت هەڵیبووی ئەم هاڕێت پس ئەوەی کە تۆ وتە ناخوا ئەمە قیاسە غەڵەتێ بوو خەڵکە ئێمە وا فێر بووکە ئەمە کاکە معزەرەت مەس خۆ من داوا لە تۆ ناکەم ڕۆیتە خیابان خەڵک بکوژی ئادەی توش وەکو من لۆگەی ڕاپەڕین دانێ لە پشتە سەرە واقعی بوو لە بێژە من ئینقلابیم ئەیڕۆخێنم خۆ نەموت کە بێ ئەسلحە بگرە دەست ئێوە قسەتان نەکرد مەجبور بووم من قسە بکەم ئێوە هیچ بوو من قسە ئەجازە فەرموتخوا ئێوە وەختێ بە دیارە پێکاکاوە خەڵتان ئەخستۆ من یەک نەفەرە مەجبور بووم بێژم کاکە بڕۆ بەرێ خوات بدە وە کاورای پەکەکەیە سپای قوتس من مەجبور بووم بێژمی چون ئێوە بە دیارە عەکسەکان و خەڵتان ئەخستۆ من هاتم ئەم تەسویر مەشکاند تەوەجۆکەی ئەگەر ئیمڕۆ کەسێک ئەتوانێ لە بەرامبەر ئەمانە قسە بکە دەلیلی ئەوەسە ئەو شەهامەتە من بوو ما بەقیێنێن شەهامەتی گەرەکە خاوەنە قسەی خۆت ئەوە من کامێراکەم دانیاگە با بێتە وەسەت و با مەسرور بارزانی سەرۆ قادری بەهەنێری با برنارد لڤی بەهەنێری ئەوە من دامنیاگە با پاڤڵ تاڵەبانی بێت قسە بکە وەڵڵا قەتی ناکەم با ئەلی خامنەئی بێ قسە بکە تڕۆم بکە ئەو کاکە نەبوو کاک شاخەوان وتی فەرهاد پیرباڵ دابا فەرهاد پیرباڵ بەهەنێری کێفرە ئاقڵە بابی هەنێری خۆ من دەرناچم لە قسەکردن دەرناچم من لەسەر مەتنە خۆمی وێسیاگەم وامە ئەگرا هەر کەسێ فکرەکەم کارە من ئەیکەم ئاسانە بابی کات
من داوام کردوتم حقیقی بوون و حقیقی تەسویرە ئینقلابی نیشان بن و بێژن ئەتان ڕۆخێنی تەوەجۆ ئەم قیاسانە ناخوات ئادەی هەر کە پیاگە وەکو من بکە کاک پەیمان من ئینکارم لەسەرەوە نییە تۆ بۆ نمونە بەجددی و بۆوانەوە بە حەماسەوەم قسانەکەی من کارم لەسەرەوە نییە بۆ نمونە تۆ ئەزانم من ساڵێ بۆ 2 ساڵە بێ سەیری لایڤەکانی تۆکەم بۆ نمونە ئەگەر شتێک لە دڵتانە بێ ئەگەر شتێک لە خوێنتانە بێ تااقەتی ئەمە نیە هەر ئەسڵەن ئیدامەشی پێنایی من مەسەڵەن ئەوە لە توای خوێنمەوە بۆ نمونە ئەزانم تۆ چیت ئەوێ ئەزانم تۆ بەرنامە چی ئەزانم تۆ ئامانجیشی چییە بەس ئێمەش وەکو عەرزم کردی لە ڕاستیە من لەوە ئەچێ ڕۆژێ لۆگۆکەم بکەم بە ڕاپەڕینی کوردەواریش بەس کەی کاتێک کاتی بێ بۆ نمونە ئێستا من لێرە کات پەیمان کاتێک کاتی بێ کاتێک کاتی بێ ئێستا تۆ بۆ نمونە لەوە چێ 3-4 ساڵ پێش ئێستا مەسەلەن ئەم فکرێ نەبوو بێ ئەمڕۆ ئەم فکرێ و هاتووە و بۆ واقع و خەڵکێکی شێ قسەی لەسەرەکە لەگەڵ خۆتا ئەما ئێمەش بۆ نمونە یعنی ئەمڕۆ هەر ئەوەمان پێکرێ بۆ نمونە ئەمڕۆ ئێمە لە باشوور هەر ئەو نەمان پێکرێ بۆ نمونە قسەی خۆمان بکەین دەستان پێت بێژم بۆچی پێکرێ من داوام کرد وتم RPG بنێ بەڕەبایەوە نا من ئەوەتە پێکرێ ئەم قسانەی وا تا ئیستا کردەیتر نەیکەی ئەمە یەک نێژی ئێمە هیچێکمان پێ ناکرێ ئەمە دوو تۆ ئەتوانیتر مامۆسا نەویت ئیتر فەرمانبەر نەویت ئیتر نەڕۆی لە دەنگدانە بەشداری بکەیت ئیتر باسە حکوومەتە نێژی حکوومەتە هەریەم بێژی حکوومەتە حەلیم پێیان بێژی مشتێک کارمەندت جوولەکە هێزیان پێ نەدەی تەسلیمیان نەوی قانون و یاسایان ڕعایەت نەکەی لەگەڵ قسەکردن یانە نەوی قسەیان کرد دەستیان بۆ بووی ئاتو کارفرە توانی بکەین کارفرە توانی بکەی کاکە هێزیان پێ بەدە مێ بە ناوی خەڵکا ناومیدی مێ بە ناوی خەڵکا خەسیاگی بڵاو کەرەوە لە دەستمان ناوێت کاکە فەرمو کاکە فەرمو کاکە تۆ خەریکە پرسی چیم لە دەستی مە خەریکە پێ دەژم چی لە دەست کاک پەیمان من یەک قسەم هەیە ئێستا مامۆستا بەدەلبەرواری گیراوە لە زیندانی دەهۆکە بۆ نمونە چی وتکە بەدەلبەرواری چی وتکە تۆ سێرم کە مامۆستا بەدەلبەرواری چی وتوە وەکو جەناب و خەڵکی وشیا کردوێتەوە وتوێتی کاکە بە خەڵک وەرن بە ڕاپەڕین بکەین لە شیلاتزێ کاکە ببەخشە من خەڵک وشیار ناکەم و خاس گوێ بە من خەڵک وشیار ناکەم و من تەسویرە خەسیاگە خەڵکی ئەشکێ ئیستا تۆ دقیق گزارش وە من بە من خەڵک وشیار ناکەم و ئەم کاورا چی کرد ئەم کاورا چی کردووە لە بادینانە خەڵکی وشیار کردوێتەوە توێتی کاکە گیان بە زمانی تۆ کە بەسەڵەن ئەڵەیت پارتی یەکێتی و دەسەڵاتی جوولەکە بە کوردیەکەی دەسەڵاتی جوولەکە ڕۆژ بە ڕۆژ ئێوە لە قاڵب ئەیە ئەو کوڕە ئەمەی وتووە 3 مانگ بۆ 4 مانگ بۆ شتێکی وە ئەچێ ئەو لە زیندانایە کەس هەر لێی ناپرسێت چەندەها نەفەر نەبێ بۆ نمونە ئەوانەی ئەوروپا مەسەلەن لە دەرەوە هەوڵی بۆیان وەکو قادر نادر و ئەو جەماعەتە لە ڕاستیە بۆ نمونە ئێستا من لە هەڵەبجە بۆ نمونە یەک دقیقە بەڵگەی چیوگە بۆ ئەم قسەیەکە ئێژێ فەسادیان هەست لە پشتە پەکەکەوە قسەکە لە پشتە کێوە خەریکەم قساکام کار کوڕە کاکە ئەم کابرا داوای مافی خۆیەکە بۆ نمونە داوای مافی خۆیەکە مافی خۆی چییە کاک پەیمان مافی خۆی چییە بۆ نمونە ئەم کابرا داوای ئەو حەقەیەکە ئەستا تۆ بۆ کارەکەی لە بەریتانیا ئێکە تۆ ئەڕۆکە کارەکە ئەبێ پارەی شوەرگری وایە بەڵێ ئێکە پارەکەونێنێ ئەبێت چی بکەیت ئەبێت تۆ بۆ نمونە تۆ کە کاتێک خەڵکێکی خاوەن ئیرادەی کە داوای مافی خۆ بکەیت من جواب بام و بزانە خاص گوێ بگرە خاص من مامۆسایەکم معلمم حکوومەتە هەرێمم قبول کردە قانون ئەساسی عێراقم قبول کردە خەریکم مەعاش ئەگرم پوڵیشم دیان سەنگە تا ئەم دقیقە ئەمە 4 مانگە مەعاشم نادەن ئەمە 4 ساڵ نایدەن وانە حکوومەتە هەرێم ئێژێ ئێمە ڕێگەمان داگە بە خۆ پیشاندانە یاسایی مەگە نەیداگە ئەمە یەک حکوومەتە هەرێم ئێژێ براکەم ئەم کەسە وا پوڵی تیانە بێ بیکەنە تیانە ئێمە حکوومەتە عێراق بوجەمان بۆ هەنێرێ بوجەمان بۆ نهێنێ تۆش هەر داواکەی پوڵم گەرەکەی ژێ نیسم چاو دەنات ئەجازە فەرموو
تۆ ئێژی مادام ئەمە پوڵی من نادا خەڵکی نەبێ بابێ ئەوی تێژێ تۆ گێرە شێوێنی کاورە ئەم گشتە خەڵکە وە برسێتی رازین تۆ رازی تۆ ئەگرێ حەقی ئەی من چی من ێژم بێ دەکرا کات پەیمان فەرقەکە کاکە فەرقەکە کات پەیمانێک قەوسم بیتێ ئەی تۆ بۆ نمونە پارتی نایاسایی کردگامی گرتگە نایاسایی کردگە حکوومەت بڵێ نایاسایی کردووە نانێکردگە بابا نایاساییە چۆن نایاساییە ئەی تۆ کاک پەیمان ئەی تۆ بۆ ڕاپەڕینی کوردەواری کردووە بە لۆگۆی خۆ بۆ نمونە ئەی تۆ کە داوای ڕاپەڕینەکەی بۆچی داوای ڕاپەڕینەکەی معرفەیەکم وانە پشتا کاکە ئەو معرفەی نێ لە پشتا ئەو موچەی وانە پشتا نا معریفەی چۆن کاک پەیمان ئەو معریفەی چۆن لە مامۆسایەکی دیارە عیلمی پێ سەقافەی پێخۆ ئەمە بۆ نمونە کاکە علم کاکە جات خوا خایشە لە یەکەم مەڕۆبەرەوە من خەریکم لەسەر ئەم مەسئلەی مشخصە تۆ بە من ئێژی کاورایە مامۆسا هات کەسە دەرەوە کێسی موچەم بە نایەنداگە و کێسی خەڵکی نەڕاپەڕین چوون ئەمانە موچەم نادەن دروستە ئەمە باشە معریفە کاک پەیمان معریفەت چ دیفاعە لە تۆکە کاکە توخوا یەک دقیقە بێسە تۆ لە موچە معرفەیەکە بەرز موچە معرفەتە کورە مافە کاکە مافە ینی بۆ نمونە ئێستا بۆ نمونە هەر موچە شەرت نییە کاکە من ئاستا لەم بریتانیا کە ئەڕۆم بۆ لای کاورایە کارەکەم پوڵم پێنادا حکوومەتە بریتانیا بە من ئێژێت بێ بڕۆ شکاتکە لە ساحێ و کارەکەت و ئیتر کار مەکە بزانە کاکە گیان بزانە تۆ موچە نادەنێ مامۆسایەتی مەکە بێنە دەرەوە مەیکە ئەویش وایژی بۆ گێرە شێ ئەخر ناکرێوانەوە نابێ براکەم چۆن وابێ ئەی تۆ 16 ساڵ 20 ساڵ مامۆسابی سەیرم کە 20 ساڵ 16 ساڵ مامۆسابی چۆن وازی لێنی چۆن وازی لێنانی دنیای ئەمڕۆ بووکە بە دنیای قەراردادی گرێ بەست هیچ کەسێ لەم دنیا ئمڕۆ کارمەند استخدام ناکامە دنیای نئۆلیبرالی بازاڕەوە ئەم خەڵکە حەجی پێەکە ئێژە مەیلە خۆمە و ناکەمێ چێکە بابەگیانە قسە جنابە ئەیکەی ئەڕواتە خانەی فەساد و ئیدارەکردنە حکوومەت و سندیکا و چوزانم ئەمانە کاکی گیان ئەمە ناڕواتە ئەو وادیە کاک پەیمان ئەو شتەش تۆی ئەیڵێ بۆ نمونە ئەو شتێش کە تۆ باسیەکەیت و ئەو شتەش کە تۆڵی مەسەلەن ڕاپەڕێنی کوردەوار ئەویشە جۆرێکە لە خەون لێرە ئەو شتە بەدی نایە هەرچی شتە لە دوای خەون هات کەسە دەرەوە ئەو فڕۆکە بە خەون هات کەسە دەرەوە کەس فکری نەیەکە نیسان بڕاتە ئاسمان بوو اجازە فەرموو کاکە ئەم نظامە سەرمایەداریە بە خەون هات کەسە دەرەوە هەرچی شتە بە خەون هات کەسە دەرەوە کاورا فکری نەکرد بۆمە ئەتۆم دروست کرد بۆمی ئەتۆمیشان دروست کرد خەونە ڕۆیاکەی تێ ساینس فیکشن فیلمە دیگە خۆ دروستیەکەنە ڕۆن کورەی مانگە گرن و دا کورەی مانگە کرد براکەمە وەگەرتانە خەون بکوژن بەحسە من ئەوەسە ئەو خواستە کاورا بگەسی خواستێکی تەڕۆس ئەگە گەرەکتە تۆ لەسەر ئەمە ئاعترازات دروستکە ئاعترازات دروست ناوێ کاکە گیان هەر ئەو مامۆسا 6 ساڵە پێش 6 موچەی ئەگەر هەڵیە خستۆی و بەڕاستی وەزعمان خۆشە و بەڕاستی فرە خاسە و چون پوڵی ئەگرت وەڵا کاک پەیمان لە ڕاستیە کاک پەیمان لە ڕاستیە بۆ نمونە ئەو مامۆسا بۆ نمونە لەوە چێ بۆ نمونە پێشتریش هەر ناڕازی بێ ئەو خەڵکانەی ناڕازین هەر ناڕازین با پێ بڵێ مەمەی لاقی بە پارە و موچە شتانە شەوە نییە کاک گیان بە کاک سەرکەن با لە یەکتری تێبگەین کاورا ناڕازی نیە چاوی دەرهات وەخشیان ناڕازی بوون تۆ ئێشێت دەریخێ لە چی ناڕازی لە چی لە فەساد لە چی لە بێعەداڵەتی لە چی لە کۆیلێتی لە چی ناڕازیت دەی بۆ نیشانی نادەی بۆ قسە چۆن لە چی ناڕازی لەو شتانێکە نا کاک پەیمان خەڵک لە چی ناڕازیە بۆ نمونە خەڵک ژیانی ئەمنیەتی با پێ بڵێم خەڵک ئەمنیەتی پارێزراو نییە خەڵک موچەی نادرێتێ خەڵک ئەخرێتە زیندانەوە بەبێهۆ یعنی ئەم خەڵکەش خۆ بۆ نمونە مشتەکانە بینێ ینی تۆ لە دوورەوەی بینی خەڵکیش لێرەی بینی ئەوە تا تۆ لە دوورەوە بۆ نمونە ئەڵێ بۆ نمونە بە ئەم خەڵکە ڕاپەڕێ ئێ ڕاپەڕین چی دروستیەکە ئەوەیە کە بۆ نمونە کاکە بێسە ڕاپەڕین تئۆری گەرەکە اجازە بدە کاکەیان تۆ ئیشێ بزانی حەولە کامە مەتن چیت گەرەکە تۆ کەی تۆ چه گزارشی لە خۆت ئەەکەی تۆ کەی بزانە کاکەیان ئەمە بێسە تانشانە بە بێسە خاست ماشاکەن ئەمە چییە؟ ئەمە پارەس ئەمە پلاسیکە کاغەزە
حەکێنیە کۆمەڵێ شقلیان لێدا گەمەلەکەی بریتانیا و وینستۆن چەرچیل من چۆن حاضر ئەوەم ئەم سیارەی خۆمە ئەدەم وەم پارە ئەمە کاغەزە ئێستا قەزە بەس لەسەر چی لەسەر یەکدانە چیرۆک ئێمە چیرۆکە ئەم پارەمانە باوەڕ کردە نووساگێسی لەسەری ئەمە نووساگێسی خاوەنی ئەم کاغەزە 5 پاون ئێعتباری هەست بەلای دەوڵەتە ئینگلیسەوە خاش بێبە ئێعتباری هەست من ئەم چیرۆکەم باوەڕ کردگە کە ئەم کاغەزە ئەخەمە گیرفانم باوەڕم کردگە ئێمەی کورد چیرۆکمان نەبوو بێژین کورد کێس ئیستە چیرۆکمان هەزێژین کورد کێس بۆیە ئێمە یەکمان نەگرت چون چیرۆکمان نەبوو تۆ لە پشت ئیستا هەر کەسێ لەم دنیا ئەم پۆندە بەی بەدەستی و قبوڵیەکات پێویست ناکە ئینگلیسی نێ چون چیرۆکی پوندی باوەڕ کردووە ئەوەی پوند بەکار ئەهێنێ ئیستە یەکگرتووە لە بەکارهێنانی پۆندا کورد چیرۆکی لە خۆی نەبوو بۆیە یەکی نەهەگرت بۆیە نەی ئەزانی چیگەرەکە نەی ئەزانی چیگەرەکە بۆیە ئەمڕۆ پارتی و یەکێتی تەپی داگەوە ملیار بۆیە نازانە ئیستا تۆ سەرتاپا ئازاری ناتوانانی قسە بکەی نازانی تو من مطمئنم تۆ ئینسانە بە شەرافەتێکی کوردی من مطمئنم لەوە هەی بەڵام نازانی قسە بکەی لەبەرەوەی زەهنت منحرف کردیاگە ئەژی مافەخوا چییە نازانی تەوەجۆکەی بزانە کاکە گیان داستانەکە ئەمەسە ئێمە ئێشێ ئەم تەسویرە وەحمە بیشکێنین لە بنیاد و هەڵی تەکی ئێشێ ڕووبەڕوو بووین ئەو نیە حاکمیت خۆی دەگەڵ تو ڕووبەڕوو ناکاتەوە حاکمیت لەگەڵ هیچ تهدیدێکی جدی ڕووبەڕوو ناوێتەوە حاکمیت خۆی کردگەسە و ژەنەرال کورتۆزۆف ڕووسی خەڵکی جدیشی کردگەسە و ناپلئۆن لەگەڵ یاشەڕ ناکە لەگەڵ کیا دەرەکەوێ لەگەڵ کەسێکا وا حیکێنێ لەبەرەوەی چاوترسێنە بەقیە بکە ئەو مامۆسا لە بادینانە نەقسەکەی دروسوودە نە لە چوارچی بزانە ئەو کاورا هەرچی فەرزە ئەمانە قوبوڵی کردگامە حکوومەتە قوبولی کردگامە دەوڵەت قبوڵی کردووە کاک پەیمان ئێگەر قبوڵی کردووە خۆ بێ بە پیاویان خۆی بفرۆشێ ئەڕواتە ریزی ئەوانە و ژیانێکی شەرەفمەندانەشیە بێ وەکو ئەوان بەجاشی نایانگرن نانگرن تاکید بە کاک پەیمان لە باشوور با پێ بڵێم لە باشوور با پێ بڵێم لە باشوور ئەگەر خەڵک بێ بەجاش بوون بەجاش زۆر ئاسانە تێگەی ئەرێ ئیستا هەرچی پێشمەرگەز حقوقەگرێ هەرچی پێشمەرگەز مەعاشەگرێ ئێوە نایگرن نا پێشمەرگەش با من پێ بڵێم پێشمەرگەش حەقی خۆی ئەبێ بدرێتێ خەڵکی شێ پێشمەرگێ لە ناو هێزی پارتی وێکێتیایە لە پارتی وێکێتی ناڕازیە باشم پارتی ئەم شەقە بە کێوە ئەوەشێنی ئەگەر ئەم پێشمەرگە ناڕازی ئەم شەقە بە کێ ئەوەشێنی مەسعود خۆی تێ شەقەوەشێنی کێ شەقەوەشێنێ وەڵای تر هەیە خۆفرۆشی تایە ئەو شتاکە کاکیان ئەزانی کاک پەیمانجان با من زیاتر لەسەری نەمێنمەوە ئەگەر کەسێکی کە هەبێت توانێ داخڵی کە لە ڕاستی قسەی زۆریشمان کرد بەسی تر من پێشتریش پێم وتی پێش لایڤەکە قسەی خۆم لەگەڵا کردی ڕاستیەکەی هەنێ شت هەیە وەکو عەرزم کردی بۆ وروژاندنی مەوزوعەکانە سەرچاوم خۆشحاڵم ڕێزی خاڵ لەگەڵ کا کوردەوە جەنابی شت ئاخرین نەفەری و منیش ئێمڕۆ ئیتر بەڕاستی لە کار کەوتم کا کوردەوە تۆ ناتوانانی میکرۆفۆنە کامێراکە بگری فەرموو ئەی وەختەوە خێر وەختت وەخێر کاکە کوردەوە خۆشی ئی ماڵە وەپەی ڕمیایە کاکەش ها فکرە ئەیوان وە فرێ وەبانی قسە نییە چم وەلی متارات بشم فەرقە ئەی کاکە و ئەمساڵەوەکی کاکە چەس سەر کارزانی ئەیە نیەتوای چەتوایت ئی بەندە خودا زانی ئەیە نیەتوای نییە زانی چەتوای بەڵێ وەرجەتە سووز سەرمایە ئی سمسانە سزانی و سقانمان خاص کردی هاتی و یەکی ترا دووشم ئەموو پەیمان
ودق لە جملە تێمەنەوە بابەتەکە ودق لە جملە یەکەم جملەکانیش تەرات بشم ئەو بەرادەرە قسەی خاصی کردە یارو بەرادەرەکەی قسە وەگەرت کرد هی ئەولابی یەکێشتی وت ئاغا مە هەرچی وشم هەر دیریم قسەکان ساکار دووبارەکەمەوە ئەسان کۆلەن بیمەزە شکلتە ئەسان نێزانم وەڵا یە خوبە یا گەنە نێزانم وەلی بیمەزە شکلتە یە چشتی من ئی کوردەها فکرم وەختی چییە بان تمشا ئاسمانەکە کردوت ئەو لەزیز کوڕم کەرە و نانەکەی لەلی نەوەڕامیسە دەستی شەقشەقە و بیە واران بواری چمە هاوار بوومە کاکەی شەڕ وە خۆدا فرۆشت ها فکرم یان وەرجە سێ ڕۆژ چیمەرە لای داڵەکەم مەهامەلای ئی کۆرپۆریشنە ئانووسیە جوولەکەیە داگیرکراو لە لای عێراق هایدەورە هەمووە من تا چونکە خەڵکە ئەو گەرمانی من دی خلاصە دی زوانە کرماشانی زانم یە جوری قسە کردم کە بکەمێ سۆرانی بەکەری سۆرانی بەکەری سۆرانی وت دایکم وتی ئەرێ ئەڵێن ئەوە هاتیە ئەرێ ئەڵێن کۆرۆنا هاتیە ئەم جار بە قوتی هاتیە بەرزترەوە بکەرەوە میکرۆفۆنەکە بەرزتر بکرەوە وتم دایکم وتی کاکە کۆرۆنا هاتووە ئەڵێن ئەم جارە بە قوت هاتووە جای دووری کەرەوە ئیستا ئەم دەفە خراوتر بوو ئایستا خاستر بووی ئیستا خاستە وت کۆرۆنا هاتیە ژن ئەم جارەوە قوت هاتیە وتم دایە وتاوتم ئەمرە چەنە وت 70 ساڵ وتم تراوە شەرافەتت 70 دقە زندگی کردیدا وتی نە ئەی وتم با کۆرۆنا بێ شیتاڵ و پیتالمان بۆ ڕێیەکەوە من ئەی جملەکەی ئەو لە زیست تێمەنەوە بابەتەکە تمشاکە کاک پەیمان بجز ئەو کەسەی لە بێجگە لەو کەسانەی کە ناوت بروتان دەترسێ و فلان ئەوانە ئێمە خەڵکانێکی ترمان هەیە کە ناڕۆنە قالبی ترسەوە ڕۆنە قالبێکی ترەوە قالبەکە چی ئەسم پێتەڵێ تمشاک ئەوە نێمە پێم وتی خەڵکانی هەن کە لە کوردستان فەقیرانە دەبل مۆراڵن دەبل مۆراڵ یان مەسەن هەرم بەرات با ناو نەبین بزەبت ئەم ڕستەیە دەیانگرێتەوە دەزانێت چی ناوێ بەڵام نازانێت چی دەوێت ئەمە یەکدا بابەتێکی تریش کە من دەمێ قسەی لەگەڵ بکەم لەوانەیە ئەمساڵ وەکو من توش بووە تمشاکە کاک پەیمانگیان قوربانی ئێمە لێرە تەبعەن ئەمە ئیشی لەسەر کرایە و بە مێژوۆش تەسەلمێنرایە سقە نەمایە ئەمەش تەبعەن ئیشی خۆیانە هاتنە چیان کرا ئەمساڵی وەکو مەسەن ئەم فکرێش هەیە زۆر لە ناو بەرادەران کە باس ئەەکەین دانیشتین قساکەین کابرا سقەی ئەعتمادی پێڵێن سقەی بە کەس نەما کاکە گیان تا من ئەمتە پێبێژم سقە نەماگە ڕێگە چارەی هەست مێڵە کەس بەسەر و سواروێ بزانە ئیستا ئێمە لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ نایژین ڕای ئەپەڕێنین خۆ قەرار نییە ئێمە یەکێکمان بێت و حاکم ما بەقیە مەحکومون کاکە گشتان حاکمون بینە مەیدان و گشتان حاکمون گشتتان بوون تا کەسێ نتوانێت ئێوە بە کوێرێتی بکێشێ ڕاز ئەەکەی کاورا فکرەکە من بۆ خۆم یەکەم نە توش ببیکە قسەکەی من لەگەڵ کاکە سەرکەند ئەمە بوو کاکە گیان تو بۆ نایکەی تو بۆ قسە ناکەی تو فکرەکەی کارەکەی من ئاسانە تو بۆ نایکەی تو بۆ ناوی تۆ مردم من مەسرور بارزانی ئەگرم جواوێدەم توش جواوی بەر گشتتان بوون و یارە ڕاپەڕینی گشتتان بوون و سەرسوار بوون و سەریار ئێشێ واون نەون وە زۆر ئەتانکەین کاوران نەیگەرە کە مەسئولیات بگری وە زۆر ئەیدەینێ حەقی نییە مەسئولیاتی خۆی تەنفیس بکا بە من تەوەجۆت کرد بەڵێ فەرمووکە بەڵێ من لێرە ئەڵێ من لە شوێنێک کەوتمە دوو قسەکانی جەنابەت ئەمن هەموو جارە پێت ئەڵێم برای خاوەندەرد ئەم دەردە هەر هەموو کۆمەلگا هەیەی کە سەرکار هاتی کورد کە سەرکار هاتی تەفسیرت کردوتت کورد کێیە هەستم بە دەرد کرد ژانم کرد تمشام ئای براڕۆ ئەی ئەمەش وەکو من ژانی هەیە هاتی شیت کردەوە تمشام کرد زۆرتر گیانم ژانەکە ئەو بەرادەرە کە باسی موچەی کردوانیە قوربانە بم بڕوان پێ بکە یەکێ وەکو من نە دەردی موچەم هەیە نە دەردی خانوم هەیە نە دەردی ماڵم هەیە هیچم نییە هەموو شتێ باشە
بەس دڵەکە ناسرەوێ ناسرەوێ شتێکی کەمە ناسرەوێ دەست خۆم نییە دەردم یەسە لە ماڵە خۆم بیخانمانم خۆدام چەکایە بیخانمانم لە ماڵە خۆم ئەساس نیەکەم یە ماڵەمە ئەیە دەردەگەست من تا منیشمە پەیمانتە ئەگەر ئەوەلەن کە مەمنونەدەم کە هاتی دە ئەی دیبێتی کراوە کردی دەسە و ینی لە منولک دەرچی هەرزگاهی بکە ئی کارە کەمی سەختە رام سۆرانی قسەکردن هەرزگاهی بکە ئی کارە بکە ئی کارە کەمی دڵمان ئارام بگری ئەیە یەک دوو چارەسەرێک ئەرایە بدوینەوە من فرەکە ساس قسەکەمشم بابای کوڕە هاتی قسەکێ بشنە باسەکی کێ مثالەی لە کە دێ دوی باسی لە کەکەی مەها فکرمی جو ئامەلیە ها فکرمی ئامەلە گیسکەوە کردە نەزرە حەزەتە عەباس ها کارەکە نەکرێ هاتە وەدە کوڕ ئیمام عەلی کوڕ خوددا بێت گیسکەگەرات نیەکەم ما فکرم مەموم خاڵۆم باوکم ما فکرم نەمەن ئەو ئایەمە کە چییە گژە ئاسمانە و نەمەن ئەرانەمان یانە خودی معلومە سەکار چییە و کردی 1400 ساعتە قسەکەی ئایەمە کە چییە گژە ئاسمانە و ئەرایسەت نییە چووە گژە چواگرە ئایەمە ئەی بەرادەری شێشوشە کاکە جاشبوون ئاسانە ئەزیزمە گشتما بین مەسە جاش یانە خۆیان خو گشتی لەبانێک 40 نەفەر نین خۆی 40 نەفەرەوە 4+5 سپانیانەوەکەیت بابا منەتە نیم دیدیم کەمە کییە منەتەنی من فقط قصه داشتم بکەم بە خزمە سەکار و دی مرەخەس بە خزمەتت جورە من و تو یانە خەیمەن وەختی من و تۆ گشتمان ئوشیم نا وە فیلمەکەی vê جورە وێندە تا ماسکە گای فۆکس ئەڕای بەردە بە بریتانیا کردن گای فۆکس ئەوە بی توات و قەرنە 16 پارلەمانە بریتانیا بتەرەکردنەوە ئەمڕۆ وەختی تۆ پەردە لادەی ئوشیمە ئینسان ڕاپەڕیوی حەقیقیە کوردیم یەک بوودە دوو بوودە 100 بوودە هەزار بوودە 10,000 بوودە 100,000 بوودە ملیۆن حاکمیەت خوای دەرچوود چون تۆ حاکمیەت بیت تۆ خوات حاکمیەت بیت تۆ ئی سوورەتەکە ئی دەمامەکە وە سوورەتت بیە کەنار ماسکەکەی گای فۆکس بکەناوە دەمە چاوت تۆ ئی سوورەتە خەسیایە تەسلیم بووە بەردەی کە مە هیچی وەدەسم نییە چێت و چکارم نە تۆ فرە چشتی وەدەست دێ تۆ مەوەرە حکوومەت تۆ نیرووە یانە مەیە تۆ خۆت بکیشەرە و وەلیان حکوومەت وە ناو وە قەوڵە تۆ 40 نەفەرە وە قەوڵە تۆ 4,000 نەفەرن کیانە هیچ تێسە سەرپا من و تۆ وە جورە تەسویری کە هانە ناو زەهنەمان وە سکوتی کە کەیمنەی وە یاری کە دەیم لە پیان کاملەن دروستە ئەو دری تەسویرە ئینسانە خەسیا گەڕاییمە دروستکەی ئیمە باید تەسویرە ئینسانە ڕەهای کوردی نەمایش بێن ئەلان تۆ هایدە کورە هایدە کوردەوارە داگیرکردیاگە لای کۆرپۆریشنە جوولەکەی عێراقی و حەلیمە جوولەکە تو خود ئاشکار کردی تو سەر تا پا ئینسانە ڕاپەڕینیت بان بزانم چەکەن خەڕێک چمایسەر نییە خەڕێک کورە بابەگیان مەسەلە ئەسە ئەوە نییە یانە کیان کی بای بگریدات ئاموزاگەی خوات میمزاگەی خوات کی حاکمیەت ئیوان ئیمە خۆمان ماڵە خۆمان کاول کردیم جملێشتم و خزمەت سەکا مرەخەس بووم ئەموو پەیمان بازی وەختە لە ئینسان مەجبورە تەسلیم و واقعیەتەکان بوو یەک جملەیەش دیری مەرەوە بەرادەری قەبلی ئەوەڵەن کە دوو سرم سەکار لەبانە هیچ شتە کار بکەیت کە واقعەتە کۆمەلگای ئەمڕوو کوردەوار یەسا ئاغا بەدیل توای دەرهەمان دەقەی کە بەدیل توای سەقەیش نێری ئیسەیشی کاک ئاغا بەدیل ئەم پەیمانە ئیش بابا وەپیت پیشم بەدیل خۆمان زانم ولا مشکل نێری من تو مشکل نێری من ئالان زانم تو بوشە منە تەوزیح بیان براکەم بێسەبا من بکەمەی ئی چشتە کاکە بەدیل خۆمانی حاکمیەت ئەوە نەشتە گەورەیەک نییە ئێمە فکرەکەین فرشتە عەجیب و غەریبێکە ئێشە چەک و ڕەختی بۆ بوەسین کورە براکەم ئەمە وەسە ئەو پرسیارانە وا تۆ وڵامەکەی ئەزانی بەڵام پێت وایە ئەم پرسیارە دەبێ زۆر سەختتر بێ مثالە بزانە من تێم فەلسەفە باسەکەم خەڵک پێی وایە فەلسەفەیش شتێکی فرە عەجیب و غەریب بێ ئەم لی تێنەگا بەڵام من وەختی باسیەکەمێکی وەڵام من تێگەم لی تێگەم دەی بۆ قەرارنە و تۆ لی تێبگەی لەبەرەوەی کابرا بە ناوی مامۆستای زانکۆ و پسپۆڕ ڕۆشن فکری پارە بسێنیە فەرق بکا لەگەڵ توە
تێگەی بۆ خاتری ئەوە بوو حاکمیت هیچێ نییە تۆ پێت وایە بۆ حاکمیت دەبێ بەرتقێنی دوو بێتە دەرەوە بیتە ڕۆسەمی زاڵ و نە هێزمەدە بە حاکمیت قسەکانی تکرار مەکەرەوە وەکو حاکمیتمەوە مەڕۆ بە شوێنە خۆت حەقیقی کەرەوە بکە بە ئینسانە کوردی ڕەهای بێترس ببە بە لاوەکە زەمبیل فرۆش وا وتی لاوەکە بێشک وە حاکمیت نەماگە حاکمیت خوەتی بەدیل خوەتی کاکە بەدیل هیچ کەسێک نییە بەدیل ئێرادەی پۆڵایینە تۆ زوان مەسئولیت ئەگری تۆ ناوێ بە خۆت بێژی من بێتە سەڵاتم بەدیل ئێرادەی دانە بەدانەمانە دانە بەدانەمان لەم سەرزەمینە بەشدار ئەوین و دانە بەدانەمان بنیادە کۆمەڵگای کوردی داهێنین و سەرزەمینی کوردەوە بەدیلە وەسە عەزیزەکەم بەڵام ئەم خەڵکە نییە سەخیر کریاگە وەسە ئەگەر کەس نەبخوازێ شووەکەمەوە تۆ ئەم خەڵکە بووکەسۆ ژن ئەم ژنانە وا دروستیان کردن وەڵام من لە شووەکەم تەلاق ناسێنم تا تۆ نێژی ئەو خوازم تۆ قسەس کاملا متا مانۆڤر فراتر لە بانێ بیا یە قسەش جواب بەو بەرادەر عەزیزمانە ئەدەمەوە با بیکەمە زمانەکە و بەرادرە کەمی کێشەیە بوو لەگەڵ زاراوی کاڵهۆڕی ئەوەی کە باسی ئەوە کاڵێ خوازگای جەنابەت کوێ و نازانم نازنامە و شوناسی جەنابەت کوێ من ئەوەنەی کە من کتێبی فەیلسوفەکانی غەربم خوێند و ئەوەنە بان و خوارم کرد بڕوان پێ بکە هیچ فەلسەفەیەک کورد ناچێتە ناو قاڵبی هیچ فەلسەفێ ئەم کوردێش کە کاک پەیمان شی ئەکاتەوە بڕوان پێ بکە نە نیچە گەیشتێ نە ئەرەستۆ نە سوقرات کاکەت نایناسێ نا بڕوان پێ بکە سوقرات 2 دقیقە کوردی نەبینیە ئەیکە نەبینێ چۆن شی ئەکاتەوە نازانێ کاکە نایخوێنێتەوە تۆ فەیلسوفت دەوێ برا ئەم بەرادەرە ئێمە شتێکمان هەیە بە ناوی ڕەساڵە یان پایاننامەی ماجستێر و دکتۆرا ئەوانە کابرا دەچێت لە هەموو کتێبەکان دەرەکە بەڵام ڕەساڵەکە بە ناوی خۆی نووسێت تەلیف پەیمان هەیدەری فتۆ ناتوانێت ملی پەیمان هەیدەری بگڵی بێ کاکەم ڕەساڵەتە لە کێ وەرگرت ئەی خۆ پەیمان هەیدەری لە کەسی وەرنەگرت چوو هەرچی فەیلسوفە هەرکێت 100 قسەی کردبوو یەک قسەی لەگەڵ کورد دەگونجا ئەو یە قسەی نا کردیە 100 قسە و کردێ کتێبە بە ناوی خۆی یعنی شوناس چیە شوناسە و قسانەی خەریکە ئەیکا هیوای سەرکەوتنم بۆ دەیە دەردەبان سەرم و مەبی عەزیزی بوو بە تاریکە وەخت منی شەکەت بووم ئەم بابەتەی چریبوونە ئازاد بەردەوامەکەینەوە تا ئێمەم ترسانە بشکێنین و سوورەتە حەقیقی ئینسان و کوردی دەرخەین و یارانە ڕاپەڕین و سەرسواران و سەریاران یەک لە دوای یەک بێن لایەوە خۆش